شنەوای دەنگی. لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. ناوی کتێب نۆڤێچێنتۆی پیانۆژەن یان ئەفسانەی 1900 لە نووسینی ئالیساندرۆ باریکۆ، وەرگێڕانی ئازاد بەرزنجی، بابەت مۆنۆلۆگی درامایی، چاپ دەزگای چاپ و پەخشی حەمدی، تیراژ 1500 دانە، ژمارەی سپاردنی 236 پێدراوە، چاپی یەکەم ساڵی 2008 سلێمانی. ژمارەی لاپەڕەکانی ئەم کتێبە 94 لاپەڕە. هاوڕێیانی شنەوای دەنگی خۆشەویست، ئەم کتێبە دەخوێنرێتەوە لەلایەن ڕێژنا حسەین، ئامادەکار و کاری دەنگ و مۆنتاژ ئاوات کوێستانی، پاکردنەوەی خامەی دەنگی باخان نەجمەدین. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ستافی کتێبخانەی شنەوای دەنگی بۆ ئێوەی بەڕێز. خۆشەویستان بۆ هەر ڕەخنە و پێشنیارێک دەتوانن لە ڕێگای ئەم ژمارە تەلەفۆنانە ئاگادارمان بکەنەوە. نۆرماڵ 328 71 45، ئاسیاسیڵ 0770 354 6916. بۆ زانیاری زیاتر دەتوانن سەردانی چەناڵی یوتیوب بکەن بە ناوی شنەوای دەنگی. ناونیشانی کتێبخانەی شنەوای دەنگی، یەکێتی نابینایانی کوردستان، مەڵبەندی گشتی سلێمانی، شەقامی 60 مەتری بەرامبەر سەنتەری بۆڵینگی کۆن. شنەوای دەنگی، جیهانێک بۆ معریفە. شنەوای دەنگی. شنەوای دەنگی و کتێبی نۆڤۆچێنتۆی پیانۆژەن یان ئەفسانەی 1900. شنەوای دەنگی. شنەوای دەنگی. پێشکی کتێبی نۆڤۆچێنتۆی پیانۆژەن لاپەڕە 5. نۆڤۆچێنتۆ کوڕەتەنیاکەی دەریا. لە پێشکی دوو ڕۆمانی تری ئەلێکساندرۆ باریکۆدا کە پێشتر کردومانن بە کوردی و چاپ و بڵاو بوونەتەوە، واتە ڕۆمانی ئاوریشم و ڕۆمانی بەبێ خوێن، کەم تا زۆرێک لەسەر باریکۆ و کارەکانی بەگشتی وەستاوین و چاڕادەیەک خوێنەری کورد بە بەشێک لە ژیان و کارە ئەدەبیەکانی ئەم نووسەرە ئاشنا بووە. هەر بۆیە لێرەدا بە پێویستی نازانین ئەو زانیاریانە دووبارە بکەینەوە و لەبری ئەوە ئەم چەندێڕا بۆ قسەکردن لەسەر نۆڤۆچێنتۆ و شێوازی تایبەتمەندیەکانی ئەم دەقە تەرخان دەکەین. مۆسیقا زۆرترین پانتایی لەم دەقەدا داگیر کردووە. کاتێکیش دەزانین کە باریکۆ خۆی لە بنەڕەتدا پسپۆڕیەکەی لە مۆسیقادا بووە و تەنانەت پەیمانگەیەکی تایبەتیشی بە مۆسیقادا مەزراندووە. ئەوە ئەم بایەخە تایبەتی باریکۆمان بە مۆسیقا بەلاوە سەیر نابێت. بەم جۆرە دەبینین مۆسیقا دەبێتە جێگرەوەی هەموو ماناکانی ژیان لای نۆڤۆچێنتۆ. ئەو مانای تەواوی بوون و ڕزگاری بوونی خۆی لە مۆسیقادا دەبینێتەوە و هەر لە ڕێی کلیلەکانی پیانۆکەیەوە گزارش لە ئازار و حەز و خەون و خولیاکانی دەکات. بگرە گزارش لە هەموو ئەو شتانە دەکات کە بە هیچ شێوەیەکی دی گزارشتیان لێ ناکرێ. هەر بۆیە مۆسیقا دەبێتە ئەبەدیەت و جاویدانی و نۆڤۆچێنتۆش هەر لەو ڕێیەوە ڕوبەڕووی تەنیاییەکانی و ژان و نهێنیەکانی بوون و بێماناییەکانی ژیانی مردن و دووبارە بۆەوەی زۆربەی خەڵک دەبێتەوە، بەتایبەتیش خەڵکی شارە گەورەکان کە وەکو دووبارە بوونەوەی شەقامەکانی شارەکانیان ژیانیان دووبارەیە و لە نێو بەرزایی تەلار و ساختومانە بەرزەکان جاون بوون و بیرۆکراسی ڕوحی داکرۆشتون. بەلای نۆڤۆچێنتۆوە خەڵکی شارەکان لە زمانی دەریا تێناگەن. پێویستە لێرەدا ئاماژە بۆ ئەوەش بکەین کە لەم کارەدا هەروەک چۆن مۆسیقا سیمبولی جاویدانیە، ئاواش دەریا و ئۆقیانوس سیمبولی جاویدانی و بێکۆتایین. نۆڤۆچێنتۆ هەر لە سەرەتاوە دەزانێت کە ئەو سەر بە دونیای ئەو خەڵکانە نییە کە مانای ژیانیان لە ژاوەژاوە بێهودەکانی شار داون دەکەن. ئەوەتانێ ئەو هەر لە ناو کەشتیەکدا لەدایک دەبێت و تاکۆتایی ژیانیشی نە لە شوێنێکی ڕەسمی داناوی تۆمار دەکرێ و نە ناسنامەیەکی دەبێت. تاقە ناسنامەیە کە ئەو شکی دەبات ناسنامەی داهێنان و مۆسیقاکەیەتی. نۆڤۆچێنتۆ عاشقی مۆسیقایە، وەک مۆسیقا خۆی، نەک وەکو ئەمرازێک بۆ گەشتن بە هەندێ مەرامی کاتی و ڕۆژانە، بگرە نەک بۆ گەشتن بە ناوبانگ و ناوازەیش. ئەوەتانەیە کاتێک داهێنەری جاز جێڵی ڕۆڵ دێت و دەیەوێ وەکو ڕکابەرێک بیبەزێنێت،
ئەو تا و ساتەش لە مانەکانی ناوبانگۆڕ کابەری و یەکسەر بەزاندن تێناگات و بگرە هەر بە سۆزەوە گوێ بۆ ئەو ئاوازە شل دەکات کە داهێنەری جاز دەیژەنێت و لەگەڵیدا دەوروژێ و دەخرۆشێ. چونکە ئەو وەکو هونەرمەندێکی سەر بە دنیاکەی خۆی لێی دەڕوانێت و بەنیاری خۆی نازانێت. بەڵام کاتێک بۆی دەردەکەوێت کە ئەو بەنیازی شکاندنی ئەم هاتووە بۆ ئەو ڕکابەریە، دیسانەوە نۆڤۆچێنتۆ هەر لە ڕێی زمانی مۆسیقاوە وەڵامی دەداتەوە. نۆڤۆچێنتۆ جوانترین ئاوازی خۆی بۆ شۆخێک دەژەنێت کە بەڕێکەوت دەیبینێت و لە خەیاڵی خۆیدا دەیکات بە خۆشەویستی خۆی. ئەو هەر وەکو خۆی دەڵێت هەموو ئافرەتەکانی دنیای لەو شۆخەدا بینیەوە. کاتێک ئەویش ڕۆیشت هەموو ئافرەتەکانی تریش لەگەڵیدا ڕۆیشتن. ئەم نهێنیەش لای کەس نادرکێنێت، چونکە ئەو خۆی باش دەزانێت کە بەتەنها مەگەر مۆسیقا نهێنیە و عیشقی بگرێتە خۆی و گوزارشتی لێ بکات. بەڵام ئەو وەکو چۆن هەر لە ساواییەوە لە هەموو شتێک بێبەش بوو، چەنانەت لە دایک و باوکیش لە خۆشەویستی ئەو شۆخەیش بێبەش و ناکام دەبێت. کاتێکیش تاقە هاوڕێکەی جێی دێڵێت و ئەو ئامادە نابێت لە کەشتێکە بچێتە خوارێ، پاش ساڵانێک و لە ساڵانی دووەمی جەنگی جیهانیدا کەشتێکە کە بۆ مەبەستەکانی جەنگ بەکار دەبرا بێکەڵک و پەڕپوت دەبێت و بڕیاری چەقاندنەوەی دەدەن. بەڵام نۆڤۆچێنتۆ هەر کەشتێکە جێناهێڵێت، چونکە بە تاقەماڵ و تاقە نیشتیمانی ڕاستەقینەی خۆی دەزانێت و دووهەجاریش لەگەڵ چەقاندنەوەی کەشتێکەدا پارچەکانی جەستە و ڕۆحی ئەویش تێکەڵ بە ئاوی دەریا دەبێتەوە و ئەو مرۆڤەی لە ناوجەرگەی دەریادا هاتە دنیاوە لە کۆتاییشدا هەر بۆ ناو دەریا دەگەڕێتەوە. دقی نۆڤۆچێنتۆ هەروەکو ئەلێکساندرۆ باریکۆ خۆشی ئاماژەی پێداوە لە بنەڕەتدا وەکو مۆنۆلۆگێکی درامایی بۆ دەرهێنەرێک و ئەکتەرێکی شانۆیی نووسراوە تا لەسەر شانۆ نمایش بکرێ. هەر بۆیە ڕووداوەکان لە سەرزاری ئەکتەرێکەوە دەگەڕێنەوە و هەر خۆیشی ڕۆڵی زۆربەی کارەکتەرەکان دەبینێت. بۆیە لە هەندێک شوێنی دەقەکەدا هەندێک ڕێنمایی شانۆیی بەرچاوی خوێنەر دەکەون. بەڵام ئەوەی جێی ئاماژە پێدانە ئەوەیە کە ئەم دەقا پتر لە دنیای ڕۆمانەوە نزیکە وەک لە دنیای شانۆ. گەر ئەو ڕێنماییانە نەبن خوێنەر هەز ناکات لە بەردەم دەقێکی دراماییدایە. بە هەر حاڵ ئەوەشیی لە جوانی دەقەکە کەم نەکردوێتەوە. بەرلەوەی کۆتایی بەم چەندێ ڕابهێنم دەمەوێ ئاماژە بۆ ئەوە بکەم کە باریکۆ وەکو چۆن لە هەندێک دەقی تریشدا پەنای بۆ شێوازی مینیمالیستی بردووە. ئەدگارەکانی ئەم شێوازە لەم کارەشیدا دەبینینەوە. زۆر بەچڕی و کورتبڕی بەسەرهات و ڕووداوەکانمان بۆ دەخاتە ڕوو، باقی وردەکاریەکان بۆ خەیاڵ و فانتازیای خوێنەرجێ دەهێڵێت. هەر بۆیە ئەم جۆرە دەقانە پێویستیان بە خوێنەرێک هەیە کە ورتر لە سەر شتەکان بوەستێت تا زیاتر لە مەودا شاراوەکانی دەقەکە بگات. پێویستە ئەوەش بڵێم کە سەرچاوی من بۆ ئەم وەرگێڕانە 2 دقی فارسی بووە کە هەروەکو ئاماژەشم پێداون یەکێکیان ئەرزوو ئیقداری وەریگێڕاوە و ئەوی تریشیان سێن مەعسوومی هیمدانی. منیش لە بەراوردکردنی هەردوو دەقەکەوە لەگەڵ یەکدا ئەم وەرگێڕانم ئەنجام داوە. بە هەر حاڵ لە کۆتاییدا و لەگەڵ گەشتە دەریایەکانی کەشتی ڤێرجینیەن و ئاوازە سیحراویەکانی نۆڤۆچێنتۆدا هیوای سەفەرێکی خۆش بۆ خوێنەری ئازیز دەخوازم. ئازاد بەرزنجی، سلێمانی، 2007. پێشەکی نووسەر. ئەم دەقەم بۆ ئەکتەرێک نووسی کە ناوی یۆجینۆ ئەلێگریا لەگەڵ دەرهێنەرێکدا کە ناوی گابڕێل قاچیسە. ئەمانە نمایشێکیان لە دەقەکە ساز کرد کە مانگی حوزەیرانی ئەم ساڵ لە ڤیستیڤاڵی ئاستیدا پێشکەش کرا. نازانم ئاخۆ بەم پێیە دەتوانم بڵێم کە نمایشنامەیەکم نووسیوە یان نا. لە مڕۆوەوە دوودڵم. ئێستاش کە لە شێوەی کتێبێکدا دەیبینم وای دەبینم کە دەقەکە لە نێوان نمایشێکدا دەشێ پێشکەش بکرێ و چیرۆکێکی درێژ کە پێویستە بە دەنگی بەرز بخوێنرێتەوە. ناشزانم ئاخۆ ئەم جۆرە دەقانە ناوێکی تایبەتیان هەیە یان نا. بە هەر حاڵ ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگ نییە. بەلای خۆمەوە چیرۆکێکی جوانە و شایەنی گێڕانەوەی و پێم خۆشە بخوێنرێتەوە. ئەلێکساندرۆ باریکۆ، سێپتەمبەری 1994. خۆشەویستانی شنەوای دەنگی، هیوادارم هاوڕێم بن تا کۆتایی کتێبەکە. لەگەڵ ڕێزی هاوڕێتان ڕێژنە حسێن. بەشی یەکەم لە کتێبی نۆڤۆچێنتۆی پیانۆژان، لاپەڕە 15. هەمیشە واڕێدەکەوت کە لە شوێنێکەوە یەکێک سەری بەرز دەکردەوە و دەیبینی
نازانم چۆنی باس بکەم. دەمەوێت بڵێم زیاتر لە 1000 کەس دەبووین لەو کەشتیەدا. هەموو جۆرە بنیادەمێک لە ناوماندا هەبوو، هەر لە مسافیری دەوڵەمەندەوە بگرا تا دەگاتە خەڵکێکی کۆچەری و کەسانی سیر و سەمەرە. هەروەها ئێمە خۆمان، بەڵام لە ناو هەمووماندا بەردەوام یەکێک هەبوو، تەنها یەکێک کە بەر لە هەموو ئەوانی تر دەیبینی، یەکێک کە ڕەنگە لەو کاتەدا خەریکی خواردنی نانی نیوەڕۆ بوو بێت، یان بەسەر کەشتێکەوە خەریکی پیاسەکردن بوو بێت، یا لەوانەشە خەریکی هەڵکێشان و توندکردنەوەی پانتۆڵەکەی بەری بوو بێت. لەو ساتەدا کە سەری بەرز دەکردەوە و چاوی دەبڕیە ئاسۆی دووری ئۆقیانوسەکە دەیبینی. ئیتر لەو ساتەدا لە جێی خۆیدا جام دەبوو و بە جۆرێک دڵی دەکەوتە پەلەپەل، وەک ئەوەی بیەوێ لە سنگی بێتە دەرێ. سوێندتان بۆ دەخۆم هەموو جارێک ڕووی دەکردەوە ئێمە، واتە لە کەشتێکە و هاواری دەکرد. ئەمریکا اینجا لە هەمان شوێندا دەمایەوە و جوڵەی بۆ نەدەکرا، وەک ئەوەی بۆ وێنەگرتن وەستابێت و ئەو بوو بێت ئەمریکای دروست کرد بێت. بۆ نمونە دەتوانین وایدا بنین کە شەوان کاتێک لە ئیش بۆتەوە، بە تایبەتیش یەکشەمان ژمبراکی کە وەستا بووە و پیاوێکی باشیش بووە، سەرەتا ویستویەتی بە دار و تەختەی هەرزان شتێک دروست بکات، بەڵام دواتر وردە وردە بیرۆکەی تری بۆ هاتووە و ئەمریکای دروست کردووە. ئەوەی لەم کەشتیەدا پێش هەموو ئەوانی تر بۆ یەکەم جار ئەمریکا بەدی دەکات تاقە کەسێکە. بڕوا بکەن ئەمە شتێک نییە بەڕێکەوتیش ڕوو بدات. نا، تەنانەت مەسەلەکە پەیوەندی بە توانای بینینی ئەو کەسەشەوە نییە، بەڵکو مەسەلەکە چارەنووسە. ئەم جۆرە کەسانە هەر لە یەکەم ڕۆژی ژیانیانەوە ئەو ساتیان لە نەوچەوان نووسراوە. تەنانەت بە ئەمناڵیش ئەگەر باش لە ڕوخساریان وربوویتایەتەوە ئەمریکات لە ناوچاویاندا دەبینی. ئەمریکا ئامادە بوو تا لە ناو چاویدا بجوڵێت و بە سەرتاسەری دەمارەکانیدا یان خوێنیدا بگوزەرێ تا دەگاتە مێشکی و لەوێشەوە بەرەو زمانی دەڕوات و لە کۆتاییشدا ببێت بەو هاوارە. هاوار دەکات ئەمریکا. پێشتر ئەمریکات لە ناو چاویدا دەبینی کە چاوەڕێی دەکرد. دانی بودمانتی دی لیمۆن نۆڤۆچێنتۆ. ئەمەی بۆ گێڕامەوە. گەورەترین پیانۆژان کە بەسەر ئاوی ئۆقیانوسەکانەوە پیانۆی دەژەنی. ئەو دەیوت دەتوانیت لە چاوی خەڵکیدا ئەو شتانە ببینیت کە دواتر دەیبینن، نەک ئەوەی کە پێشتر بینیویانە. من لەم ئەمریکایانەم زۆر دیوە. 7 ساڵ بەسەر ئەم کەشتیەوە بووم. ساڵی 5-6 جار سەفەری نێوان ئەمریکا و ئەوروپای دەکرد. بەردەوام لەناو ئاودا لاروولەنجەی دەکرد. بۆیە کاتێک دەگەشتیتە وشکایی نەت دەتوانی لە ئاودەستەکەشدا خۆڕابگریت و ڕێک لە ئاستی کوونەکەدا میز بکەیت، نەک لەبەر ئەوەی کوونەکە دەهات و دەچوو، بەڵکو لەبەر ئەوەی تۆ لەسرت دەدا و وەکو جۆلانە دەهاتیت و دەچوویت. لەبەر ئەوە تۆ دەتوانیت لا کەشتی بیتە خوارێ، بەڵام لە ئۆقیانوس نا. من 17 ساڵان بووم کە سواری ئەو کەشتێ بووم. لە ژیانیشمدا تەنها یەک شتم بەلاوە گرنگ بوو، ژەنینی ترومپێت. ئیتر ئەوە بوو کاتێک لە بەندەرەکە مقۆمقۆی ئەوە پەیدا بوو کە بەدوای کەسانێکدا دەگەڕێن تا لە کەشتی ڤێرجینیەندا کار بکەن. منیش بەخۆم و ترومپێتەکەمەوە چووم و لە ڕێزەکە داوەستام. کانونی دووەمی 1927 بوو. کابرای بەرپرس پێیوتم ژمارەی ژەنیارەکانمان تەواوە. منیش وتم دەزانم. اینجا دەستم کرد بە ژەنین. بەبێ ئەوەی زمان هەڵبێنێتەوە چاوی تێبڕیم و ڕق ڕاوەستا بوو. بێدەنگ بوو تا لە ژەنینی ئاوازەکە بوومەوە. اینجا لەی پرسییم ئەمە چی بوو؟ گوتم نازانم. چاوەکانی درەوشانەوە وتی کە نەزانیت چییە کەواتە جازە. اینجا بە شێوەیەکی سەیر دەمیجوڵاند. لەوە دەچوو پێ بکەنێت. لە ڕیزی پێشەوەی ددانەکانیدا و لە ناوەڕاستدا ددانێکی ئاڵتونی هەبوو. دەدوت لە جەمخانەدایەوە و بۆ فرۆشتن دەیناوە. گوتی لەسەرەوە کوشتەی جازن. مەبەستی لەسەرەوانە و کەشتێکە بوو. پێکەنینەکە شیمانەی ئەوە بوو کە قبول کراوم. ڕۆژی 3-4 جار مۆسیقامان دەژەنی. یەکەم جار بۆ دەوڵەمەندەکانی بەشی نمرەیەک، پاشان بۆ نمرە دووەکان و جارجارەش دەچووینە لای کۆچەریە کڵۆڵەکان و شتێکمان بۆ ئەوانیش دەژەنی. بەڵام لەوێ جلی ڕسمیمان لەبەر نەدەکرد و هەرچیەکمان بۆ بەهاتایە ئەومان دەژەنی و هەندێک جار ئەوانیش دەهاتن و لەگەڵماندا مۆسیقایان لێدەدا. مۆسیقامان بۆیە دەژەنی تا موسافیرەکان هەست بە تێپەڕینی کات نەکەن و لە بیریان بچێتەوە کێن و لەکوێن. مۆسیقامان دەژەنی تا سەما بکەن، چونکە ئەگەر سەما بکەیت نامریت و هەست بە جاویدانی دەکەیت. ڕەکسایمان دەژەنی. ڕەکسای مۆسیقایەکە ئەو خوداوەندانی کە کەس نایانبینێت لەگەڵیدا بە سەمادێن. ئەو مۆسیقایی کە بەتەنها خوداوەندە ڕەشەکان پێی بە سەمادێن. ئەکتەرەکە لەسەر شانۆ دەچێتە دەرێ، ئاوازێکی دیکسی بەرز دەبێتەوە کە ئاوازێکی شادی هێنا، بەڵام بەتاڵە.
ئەکتەرەکە کە جلی ڕسمی جازژەنی لەبەرکردووە دێتە سەر شانۆ. لێرە بەدواوە بە جۆرێک هەڵسوکەوت دەکات وەک ئەوەی ئۆرکێستراکە لەسەر شانۆ بێت. خانمان بەڕێزان، بەخێر هاتن بۆ ئەم کەشتیە. بەخێر هاتن بۆ ئەم شارە مەلەوانەی کە هەر لە تەیتانیک دەچێت. ئێستا شێور ببنەوە و فەرموون دابنیشن. بەڕێزێک دەبینم لەو بنەوە زۆر سەری قاڵە. بەخێر بێت بۆ ئۆقیانوس. بەڕاز لێرە چی دەکەیت؟ گرەوت کردووە؟ خاوەن قەرزەکان داوای قەرزەکانت لێ دەکەنەوە؟ 30 ساڵ لە کاروانی ئەوانە دوا کەوتویت کە بە دوای ئاڵتوندا دەگەڕێن؟ دەدویست ناو کەشتێکە ببینیت و ئاگات لێ نەما کەشتێکە کەوتۆتە ڕێ؟ لە ماڵەوە هاتوویتە دەرێ چاپاکەتێک جگەرە بکڕیت و ئێستا خانمەکەتان چووە بۆ فەرمانگەی پۆلیس و دەڵێت تێگرا پیاوێکی باش بوو، پیاوێکی ئاسایی بوو. بە درێژایی 30 ساڵ ژیانی ژن و مێردایەتیمان تاقەجارێک چییە نەبووە بە ناخۆشیمان. بە کورتەکەی چی تۆ هێناوەتە ئێرە؟ ئێرەیە کە 300,000 کیلۆمەتر لە هەر وێرانەیەکەوە دوورە، بەڵام 2 دقەت ماوە بۆ بەزمێکی دی. ببوورە خانم گاڵتەم کرد. ئەو کەشتیە دەڵێ تۆپێکی بلیاردە و بەسەر مێزی ئۆقیانوسدا ئەخولۆر دەبێتەوە و بەرەو پێشەوە دەڕوات. تاقە 6 ڕۆژ و 2 سەعات و 47 دقەی تر و چاپ دەکەوێتە چاڵی نیویۆرکەوە. ئۆرکێسترا لە پێشەوەی شانۆیە. وابزانم پێویست ناکات ئەوتان بۆ ڕوون بکەمەوە کە ئەم کەشتیە کەشتیەکی چەرس سەرسوڕهێنەر و نائاساییە. فەرماندەکەی کاپتن سمیتە کە زۆر لە شوێنە داخراوەکان دەترسێت. لە هەمان کاتدا پیاوێکی زۆر ژیرە، بێگومان سەرنجدانداوە کە لە بەلەمی فریاکەوتندا دەخەوێت. هەروەها بەڕێزان لەم کەشتێدا کۆمەڵێک کەسی کارامە لە خزمەتیەوەدان. پۆل سیزنسکیچ کە سوکانداری کەشتەکەی و قەشەیەکی پێشووی پۆڵەندیە، کابرایەکی زۆر هەستیارە، دەرمانی هەموو دەردێکی لایە بەڵام بەداخەوە نابینایە. بیل یۆنگ کە لەسەر جیهازی بێسیمەکەیە، شەترەنجزانێکی لێ هاتووە بەڵام دەستێکی نییە و زمانی دەیگرێت. دکتۆر کلۆسەرمان شپتز ڤێگنز دۆرفنتاک کە دکتۆری کەشتیەکەمانە، لە کاتی پێویستدا دەتوانن تا تینچان تێدایە بەو ناوە دوور و درێژەی خۆیەوە بانگی بکەن و ئیدی ئەویش بەدەنگتانەوە دێت. بەڵام لەسەر و هەمویانەوە میسیۆ پاردان کە لێپرسراوی چێژلێنەران و لە نەوجەرگی پاریسەوە هاتبوو. کاتێ بۆی دەرکەوت کەشتێکەمان چێژخانەیەتیانە یەکسەر گەڕایەوە بۆ پاریس. هەڵبەت ئەم شتە میسیۆ کامامبێر باسی کرد کە مسافری ژووری ژمارە 12 و هەر ئەم ڕۆژ بۆڵەبۆڵی ئەو بووگوایە حەوزی دەستشۆرەکان پڕ کردووە لە ساسی مایۆنیز. ئەمەش سەیرە چونکە ئێمە عادەتەن وردەپەنیری تێفڕێ دەدەین نەک مایۆنیز. لەبەر ئەوەی چێژخانەیەکی گونجاومان نییە، ئەمەش بەهۆی ئەوەی چێژلێنەرێکی باشمان نییە لە کەشتیەکەدا. چێژلێنەرێکی ڕاستەقینەی وەک مۆسیۆ پاردان لە دوای ئەوەی بۆی دەرکەوت چێژخانە لە کەشتێکەدانیا بێڕاوەستان گەڕایەوە بۆ پاریس. هۆی نەبوونی ئەم چێژخانەیەش دەگەڕێتەوە بۆ ئەندازیار کامیلێری کە دروستکەری ئەم کەشتیە بوو، لە بێئیشتیهاییشدا بۆ خواردن ناوبانگی جیهانی هەبوو. لە ئێوە داواکارم لە دڵەوە چاپڵەیەکی گەرمی بۆ لێبدان. ئۆرکێستراکە لە پێشەوەی شانۆکەدایە. بڕوا بکەن کەشتیەکی تری لەم جۆرە لە دنیادا نییە. ساڵانێک بگەڕین ناتوانین کاپتنێک بدۆزینەوە کە لە شوێنی داخراو بترسێت، یا سوکاندارێکی کوێر، یان یەکێک کە لەسەر جیهازی بێسیم بێت و زمانی بیگرێت، یا خود دکتۆرێک کە ناویت بۆ لەبەر نەکرێت. هەموو ئەمانە لە کەشتیەکی بێچێژخانەدا کۆبوونەوە. بەڵام ئەو شتەی هەرگیز نایدۆزنەوە و بەخۆش سوێنتان بۆ دەخۆم ئەوەیە کە ئێوە لێرە لەسەر 10 سانتیمەتری مۆبیلەیەک دانیشتون، بەڵام ژێرەوەتان هەزاران مەتری شەشپاڵ و ئاوا ڕێک لە ناوەڕاستی ئۆقیانوسان و معجیزە لە بەرچاوتاندا ڕوودەدات و شتی سیر و سەمەرە دەبیستن. پێتان بە ڕیتمەوە دەجوڵێن و دەنگی جاویدان و بە وێنەی ئۆرکێسترای جازی ئەتلانتیک لە دڵتاندا دەنگ دەداتەوە. ئۆرکێستراکە لە پێشەوەی شانۆدایە. ئەکتەرەکە یەک بە یەک ژەنیارەکان دەناسێنێت و دوای هەر ناوێک ئاوازێکی کورت دەبیسترێ. ژەنیاری کلارنێت سام واشنگتۆن کە بە خەواڵوو ناسراوە. ژەنیاری بانجۆ ئۆسکار دیلاگەرا. ژەنیاری ترومپێت تیم تونی. ژەنیاری ترومبۆن جێلجیم گاڵۆن ناسراو بە هەناسا. ژەنیاری گیتار سامیۆل هۆکینز. دواهەمینی ژەنیاری پیانۆ دانی بودمانتی دی لیمۆن نۆڤۆ چێنتۆ لە هەمووان گەورەتر. لە پڕێکدا مۆسیقا نامێنێت. ئەکتەرەکە واز لە ئاوازی نمایشەکە دەهێنێت و بەدەم قسەکردنەوە جلە ڕسمیەکەی ژەنیاری دادەکەنێت. هەر بەڕاستی لە هەمووان گەورەتر بوو.
ئێمە مۆسیقامان دەژەنی، بەڵام ئەو شتێکی تری دەژەنی، شتێکی دەژەنی کە پێشتر بوونی نەبوو. تێدەگەن مۆسیقایەک کە لە هیچ شوێنێک نەبوو، کاتێکیش کە لەسەر پیانۆکە هەڵدەستا ئیدی خۆشی دیار نەدەما. ئیدی بۆ هەتایە دانی بودمان تیدی لیمۆن نۆڤێچێنتۆ دیار نەدەما. دوجار کە بینیم لەسەر بۆمبێک دانیشت بوو، گاڵتە ناکەم لەسەر سندوقێک داینامیت دانیشت بوو بەسەر هاتەکەی درێژە. نۆڤۆچێنتۆ دەگوت تا چیرۆکێکت هەبێت بۆ گێڕانەوە و کەسێکیش هەبێت بۆی بگێڕیتەوە ئیشت باشە. ئەو خۆی بۆ خۆی چیرۆکێک بوو، چیرۆکەکەی شێتانە بوو، بەڵام تا بڵێیت چیرۆکێکی جوان بوو. ئەو ڕۆژەش کە لەسەر داینامیتەکە دانیشتە بوو چیرۆکەکەی خۆی بۆ گێڕامەوە. لەبەر ئەوەی من باشترین هاوڕێی بووم و تا بڵێیت کرسی چمەش بووم، شڕوشی تاڵیشم دەربهێنن هیچم لێ هەڵ ناکڕێنن. ئەوەتان تەنانەت ترومپێتەکەشم فرۆشتووە، بەڵام ئەم چیرۆکە نا، ئەم چیرۆکەم هەر پاراستووە، هەر لێرەدا پاراستوومە. دەست بۆ دڵی نابات چیرۆکێکی ڕۆن، بەڵام نەگوتراو. ڕێک وەک مۆسیقای ناوجەرگەی ئۆقیانۆس، ئەو مۆسیقایی کە ناوبەناو پیانۆ سیحراویەکەی دانی بودمان تیدی لیمۆن نۆڤۆچێنتۆ دەیژەنی. ئەکتەرەکە دەچێتە دەرەوەی شانۆکە، دەنگی ئۆرکێستراکە دێت کە ئاوازی کۆتایی دەژەنن. کاتێک دوانەغمەی ئۆرکێسترا خامۆش دەبێت، ئەکتەرەکە دێتەوە سەر شانۆ. دەریاوانێک کە ناوی دانی بودمان بوو دۆزی بوویەوە، بەیانیەکیان لە بۆستن کە خەڵکەکە هەمووی لە کەشتیەکە دابەزین لە ناو کارتۆنێکی مەقەبادا دۆزیەوە. هەمووی دەڕۆژێک دەبوو لەدایک بوو، ناشتەگیریا، چاوەکانی کردبوونەوە و بە بێدەنگی لە ناو کارتۆنەکەدا پاڵکەوت بوو. لە هۆڵی سەماکردنەکەی بەشی نمرەیەک لەسەر پیانۆکە دایان نابوو، بەڵام سەروسیمای لە منداڵی دەوڵەمەندەکانی نمرەیەک نەدەچوو. ئەمە زیاتر ئیشی کۆچەریەکانە. بەدزیەوە لە خوشبنێکی کەشتێکەدا منداڵێک دەخەنەوە و هەر لەوێش دایدەنێن، بەڵام نەک بەنیازی خراپەوە، بەڵکو بەهۆی بەدبەختی و کڵۆڵیانەوە. هەروکو بەسەرهاتی جلەکانیان کاتێک سواری کەشتێکە دەبوون جلێکی پینەپینەیان لەبەردا دەبوو، جلێکی شڕ و پاڕپوت، لەوە زیاتر هیچی تریان نەبوو. بەڵام دواتر و لەبەر ئەوەی ئەمریکاش هەر ئەمریکایە دەتبینین بە جلێکی ڕێکوپێکەوە لە کەشتێکەدا دەبەزین. پیاوەکان با بۆین باخەوە و منداڵەکانیش بە کراسی سپیەوە، چونکە دەیانزانی چی دەکەن. بە درێژایی ئەو بیزڕۆژی سەفەرە قوماشیان لێ دەکردەوە و دەیان دوورین. ئیتر وای لێ دەهات پەردە و چەرچەف لە کەشتێکەدا نەدەما. جلی تازیان بۆ ئەمریکا لێ دەدووری و بۆ هەموو کەسانی خێزانەکە. بۆ کەس دەیتوانی هیچیان پێ بڵێت. بە کورتی ناوبەناویش منداڵێکیان دەبوو کە دەبوایە کابرای کۆچەری هەم تێری بکردایە، هەم لە فەرمانگەی کۆچەریش دەبوو مای دنیایەک دەردەسەری بۆی. ئیتر بۆیە لە ناو کەشتێکەدا جێیان دەهێشت. دیارە لە جیاتی پەردە و چەرچەفە تاڵانکراوەکان جێیان دەهێشت. بێگومان بەسەرهاتیە منداڵەش شتێکی لەو جۆرە بووە. دیارە گوتویان ئەگەر منداڵەکە بخەینە سەر ئەو پیانۆیی هۆڵی سەماکردنەکەی بەشی نمرەیەک، لەوانەیە کابرایەکی دەوڵەمەند هەڵیگرێتەوە و ئیتر هەتامەوە ژیانی لە خۆشیدا دەبێت. نەخشەکە نەخشەیەکی باش بوو، بەڵام بە تەواوەتی سەری نەگرت. دەوڵەمەند نەبوو، بەڵام بوو بە پیانۆژەن، گەورەترین پیانۆژەن. بڕوا بکەن، گەورەترین پیانۆژەن. سەرتان نەیەشێنم، بودمانی پیر ئەو منداڵەی لەوێدا دۆزیەوە و بە دوای شتێکدا دەگەڕا کە ناونیشانی منداڵێکی لەسەر بێت. بەڵام تاقە شتێک کە بینی نووسینێک بوو. لەسەر مەقەبای کارتۆنەکە بە مەرەکەبی شین نووسرا بوو تیدی لیمۆنی. وێنەی لیمۆیەکی شینیش لەسەر مەقەباکە بوو. دانیە قوڵەڕەشێکی خەڵکی فیلادلفیا بوو. پیاوێکی کەتە و زەبەلاحی بێوێنە بوو. منداڵەکەی گرتە باوەشی وتی سڵاو لیمۆ. هەستێکی سەیریش داگرت، هەستی باوکایەتی. لەو ڕۆژەش بەدواوە بەردەوام دەیوت تیدی، یانی سوپاس زانی. هەرچەندە ئەمە بە شتێکی سیر دەهاتە پێشچاو، بەڵام ئەو خۆی هەر بەڕاستی باوەڕی وابوو کە ئەو منداڵیان لەوێدا بۆ ئەو داناوە. لەو ڕۆوە هیچ گومانێکی نەبوو. تیدی واتە سوپاس زانی. ڕۆژێکیان ڕۆژنامەیەکیان بۆ هێنا بۆ ڕێکلامێکی تیا بوو. وێنەی کابرایەک بە سەروسیمایەکی گێلانە و سمێڵێکی قەیتانی ڕەشەوە. ڕێک وەکو دڵدارە لاتینیەکان لە لاشیەوە نووسرا بوو تانۆ داماتۆ شای لیمۆکان، تانۆ داماتۆ لیمۆی شاکان. ئیتر نازانم چ خەڵاتێکیشی بۆ دانرا بوو. تانۆ داماتۆ بودمانی پیر بێ ئەوەی هیچ خۆی سەغڵەت بکات وتی ئەم لۆتیە کێیە؟ و ڕۆژنامەکەی کڕی، چونکە لە پەنا ڕێکلامەکەدا ئەنجامی پێشبڕکێی غارغارێنی ئەسب ئاشکراکرا بوو. گرێوی لەسەر ئەسب نەدەکرد، بەڵام تا ڕادەی شوێیدابوون کەیفی بەناوی ئەسپەکان دەهات. هەمیشە دەیوت تۆ سەیری ئەو دانەیە بکە، سەیرە دوێنێ لە کلێڤەلاند غاری داوە بردوێتیەوە. ئەسپێکی ئەوەندە چاکە ناویان ناوە کاسب. بڕوا دەکەیت
شتی وا جیوە ئەی ئەو دانەیە ناوی بۆ پێشەوەیە بنیادەم لە پێکەنیندا دەفچڕێت بە کورتی زۆر کەیفی بە ناوی ئەسپەکان دەهات ئەوداڵی ئەوە بوو ئەگینە ئەوەی بەلاوە گرنگ نەبوو کامیان پێشبڕکێکە دەباتەوە ئەو بەتەنها حەزی لە ناوی ئەسپەکان بوو منداڵەکەی بە ناوی خۆیەوە ناونا دانی بودمان ئەمە یەکەم جاری بوو لە ژیانیدا خۆپەرستی بنوێنێت دواتر تیدی لیمۆنیشی خستە سەر ناوەکە ڕێک وەک ئەوەی لەسەر مەقەبای کارتۆنەکە نووسرا بوو چونکە دەیوت شتێکی باشە بنیادەم لە ناوەڕاستی ناوەکەیدا چەند پیتێک هەبێ بێرتی بوومیش جەختی لەسەر ئەو شتە کردەوە وتی پارێزەرەکان هەمویان لە ناوەڕاستی ناوەکانیاندا پیت هەیە ئەم بێرتی بوومە کرێکاری ماتۆرخانەی کەشتیەکە بوو بەهۆی پارێزەرێکەوە کە ناوی جۆن پیتی کێواندەر بوو زیندانی کرابوو دانی پیر وتی ئەگەر ببێت بە پارێزەر دیکوژم بەڵام وێڕای ئەوەش ئەو دوو پیتەی لە ناوەڕاستی ناوەکە لانە بردو لە ئەنجامدا ناوەکە بوو بە دانی بودمان تیدی لیمۆن ناوێکی خۆش بوو لە بەندەری بۆستن هەموو بەیەکەوە و بە هێواشی لە ماتۆرخانەکەی کەشتێکەدا ئەو ناوەیان دەوتەوە بەڵام ماتۆرەکان کوژابوونەوە ئاخریەکەی بودمان وتی ناوێکی خۆشە بەڵام شتێکی نوقسانە کۆتایی ناوەکی بەهێز نییە ڕاستی دەکرد شتێکی نوقسان بوو سامستۆڵ کە خزمەتگوزارێک بووتی باشە ناوی سێشەمە دەخەینە کۆتایی ناوەکەیەوە چونکە تۆ لە ڕۆژی سێشەمەدا دۆزیوتەتەوە و دەتوانیت هەر بە سێشەمەش بانگی بکەیت دانی کەمێک بیری کردەوە و پاشان زەردەخەنەیە کاتە سەر لێ وتی سام شتێکی خۆشم بە خەیاڵدا هات من لە یەکەم ساڵی ئەم سەدە نەفرەتیەدا ئەوم دۆزیەوە وانییە کەواتە ناوی دەنێین نۆڤۆچێنتۆ 1900 بەڵێ نۆڤۆچێنتۆ بەڵام ئەمە ئاخر ژمارەیە ژمارە بوو بەڵام لە مەودووە دەبێت بەناو دانی بودمان تیدی لیمۆن نۆڤۆچێنتۆ ئەی بینیە و تا بڵێ ناوێکی پڕشکۆیە ئای خوایە بەڕاستی ناوێکی پڕشکۆیە بەم ناوەوە ئیشی باش دەڕوات بەسەر کارتۆنە مقباکەدا نوشتابوونەوە و دانی بودمان تیدی لیمۆن نۆڤۆچێنتۆ سەیری دەکردن و بۆیان پێدەکەنی بەڵام هەمویان دەمیان داچەقی بوولەوەی چۆن منداڵێک بەو بچووکیە ئەو هەموو پیسایەی کردووە بەخۆیدا دانی بودمان 8 ساڵ و 2 مانگ و 11 ڕۆژی تر بە دەریاوانی مایەوە تا ئەوە بوو ڕۆژێکیان کە لە ناوڕاستی ئۆقیانوسا بوون دەمەسڵنگێک شۆڕبۆوە و ڕێک کەوت بە مورەگەی پشتیدا 3 ڕۆژی پێچوو ئینجا مرد شوێنێکی ساغ لە لەشیدا نەما بوو تازە کار لە کار ترازا بوو نۆڤۆچێنتۆ ئەو دەمە منداڵێکی بچکۆلانە بوو لای پێخەفەکەی دانیەوە دانیشت و جوڵەی نەکرد باوەشی ڕۆژنامەی کۆنی پێبوو بە درێژایی ئەو 3 ڕۆژە بە 1000 حاڵ هەرچی هەواڵی پێشبڕکەی ئەسب بوو بۆ دانی پیری دەخوێندەوە کە لەسەر مەرگدا بوو لە کاتێکدا پەنجەی لەسەر ڕۆژنامەکە بوو چاویشی لەسەر هەڵنەدەگرت هەروەکو دانی بودمان فێری کردبوو پیتەکانی حونجە دەکرد لە خوێندنەوەدا خێرانە بوو بەڵام گرنگ ئەوە بوو دەیخوێندەوە ئیتر بەم جۆرەدانی لەگەڵ هەواڵی حوتەمین خولی پێشبڕکەی غارغارێنی شیکاگۆدا کاتیدا ئەسپی ئاوی خواردنەوە کە 2 هەنگاو لە پێش ئەسپی شۆربای سەوز و 5 چەنگاویش لە پێش ئەسپی پۆدرەیشینەوە بوو دڵی لە لێدان کەوت مەسەلەکەش ئەوە بوو کە بە بیستنی ئەو ناوانانی دەتوانی پێنەکەنێت و هەر بەدەم پێکەنینی شەوەگیانیدا ئیتر قوماشێکی گەورەیان چێوە ئاڵاند و بە ئاوی ئۆقیانوسەکەیان سپارد کەشتیوانەکە بە ڕەنگی سوورنووسی سوپاسدانی بەم جۆرە نۆڤۆچێنتۆ بۆ جاری دووەم بە هەتیوی مایەوە تەمەنی بوو بە 8 ساڵان و نزیکەی 50 گەشتی دەریایی نێوان ئەوروپا و ئەمریکای بینی بوو ئۆقیانوس ماڵی بوو بەڵام هەرگیز پێی نەخست بووە سەر وشکایی هەر لە بەندەرەکانەوە وشکایی دی بوو بەڵام پێی نەخست بووە سەر زەوی پێویستە ئەوە بڵێن کە دانی دەترسا ئەگەر ئەو لە کەشتێکە بچێتە خوارەوە بە بیانووی نەبوونی ناسنامە و ئەوراق و ئەم جۆرە شتانە نۆڤۆچێنتۆی لێ بسەن و بیبن ئیتر بۆیە هەموو جارێک نۆڤۆچێنتۆ لە نێو کەشتەکەدا دەمایەوە تا سەر لە نوێ دەکەوتەوە ڕێ ڕاستیەکەی ئەوە بوو کە نۆڤۆچێنتۆ لە چاوی دنیاوە بوونی نەبوو لە هیچ شار و کڵێسا و نەخۆشخانە و زیندانێکدا ناوی تۆمار نەکرابوو چەنانەت لە تیپێکی بالەشدا ناوی نەنووسرا بوو ئەو نیشتیمانی نەبوو ڕۆژی لەدایکبوونی نەبوو خێزانی نەبوو تەمەنی 8 ساڵان بوو بەڵام لە ڕووی ڕسمیاتەوە ئەو لەدایک نەبوو بوو ناوبەناو بەدانیان دەوت ئەم شتە تا سەر بەڵ ناکات ئەمە قانونی نییە بەڵام دانی وەڵامێکی دەدانەوە کە قڕ و قەپی بە هەمویان دەکرد دەیوت قانون با وەل بێت لە کۆتایی ئەو گەشتەدا کە دانی تیا مرد کاتێک گەیشتە ساوس هامپتۆن
کەشتیوانەکە بڕیاریدا کۆتایی بەو ماجەراییە بێنێت. بەرپرسانی بەندەرەکەی کۆکردەوە و داوای لا یارمەتیدەرەکە کرد بچێت نۆڤەچەنتۆ بدۆزێتەوە و بهێنێت. بەڵام یاریدەدەرەکەی چەند کردی و کۆشا نۆڤەچەنتۆی بۆ پەیدا نەبوو. 2 ڕۆژی ڕێک کوون و خوشبنی کەشتیەکە نەمانەگەڕێن، بەڵام هیچ شوێنەوارێکی نەبوو. دەتوت غەیب بووە، کەسیان باوەڕشیان نەدەکرد. لەبەرەوەی هەموو ئەوانی لا کەشتی ڤێرجینیەندا بوون هۆگری ئەو منداڵە بوون. کەس دڵی نەدەهات بێڵێت، بەڵام وەکو ئەو خواردنەوە وابوو کەسێک لا کەشتیەکەوە خۆی فڕێبداتە ناو ئاوەکەوە و ئیتر دەریاش چی زۆرە دەرد و بەڵا. ئەوە بوو 22 ڕۆژ دوای ئەوەی کا کەشتیەکە بەرەو ڕیۆ دی جانیرۆ کەوتەڕێ. گومانیان لەوە نەما کە دیارە منداڵەکە شتێکی بەسەر هاتووە. نۆڤۆچەنتۆ سۆراخی نەبوو، کەسیش هەواڵی نەدەزانی. کاتێک کەشتیەکە کەوتە جوڵا وەک هەموو جارێک شریتە ڕەنگا و ڕەنگەکانی لە هەوادا یاریان دەکرد. شووتی کەشتیەکە لێدرا، تەرەقە و فیشەکەشێتە بە ئاسماندا هەڵدران، بەڵام ئەمجاریان لە جارەکانی پێشوو نەدەچوو لەبەر ئەوەی نۆڤۆچەنتۆ بۆ هەمیشە لەدەستچوو بوو. زەردەخەنەکانیان تاڵ و دڵیشیان جامێک بوو پڕ لە خوێن. دووەم شەوی سەفەر کە تەنانەت ڕووناکیەکانی کەناری ئێرلەندەش لەبەر چاوون بوون. باری کە سەرپەرشتیاری خزمەتکارەکان بوو وەکو شێت بە هەڵەداوان چوو بۆ ژووری کەشتیوانەکە و لە خەو هەڵیساند و پێوت خێرا بکات. هەڵسێت و لەگەڵیدا بڕوات. کەشتیوانەکە جنێوێکیدا، بەڵام لەگەڵیشیدا ڕۆیشت. ڕۆڵی سەماکردنەکەی بەشی نمرەیەک. گڵۆپەکان کوژابوونەوە، خەڵکەکە بەجلی خەو بە بیجامەوە لەوێ کۆبووبوونەوە و ڕاوەستابوون. مسافیرەکان لە ژوورەکانیان هاتبوونە دەرێ. تەنانەت دەریاوانەکانیش کە سێ پیاوبوون و بە دووکەڵی ماتۆرخانەکە سەر و پۆتەڵاکیان ڕەشداگیرا بوو هاتبوونە ئەوێ. هەروەها ترومانی سەرجیهازی بێسیمەکە هەموو بە بێدەنگی سەیریان دەکرد. نۆڤۆچەنتۆ کە لەسەر کورسی پیانۆکە دانیشت بوو قاچەکانی نەدەگەیشتنەوە بە زەویەکە پیانۆی دەژەنی. بەڵام چ پیانۆیەک، ئاوازێکی سادە و دڕفێنی پیانۆمان دێتە گوێ. نازانم ئەو ئاوازە چی بوو دەیژەنی، بەڵام ئاوازێکی جوان بوو، ساختە نەبوو، خۆی بوو. پەنجەکانی لەسەر دوگمەکان یاریان دەکرد و دەیژەنی. خوا دەزانێت چۆن، مەگەر یەکێک خۆی لەوێ بوایە و گوێی لێ بوایە چی دەژەنی. خانمێک کە ڕۆبێکی پەمەی لەبەردا بوو چەند چەوقەیەک بە قژیەوە بوو لە ژنە دەوڵەمەندەکان بوو. ئەمریکایی بوو، ژنی کابرایەکی خاوەن کۆمپانیا بوو. هۆن هۆن فرمێسک بە چاوە کرێماویەکەیدا دەهاتە خوارەوە. سەیری دەکرد و دەگیریا، نەی دەتوانی بەسەر خۆی دازاڵ بێت. کاتێک کە ئەم خانمە کەشتیوانەکەی بینی کە لە پەنایەوە وەستا بۆ ئەبلەق بووە، بەسەری ئاماژەیەکی بۆ لای پیانۆکە کرد و پرسی ناوی چییە؟ نۆڤۆچەنتۆ. ئاوازەکە ناڵێ، منداڵەکە دەڵێم. نۆڤۆچەنتۆ وەکو ئاوازەکە؟ لەو جۆرە گفتوگەیانە بوو کە کەشتیوان تااقەتی لێیان نییە و لە 4-5 ڕستە تێناپەڕێت. بە تایبەتیش کە تازە بۆی دەرکەوت بێت ئەو منداڵی وەی دەزانی مردووە نەک هەرماوە، بەڵکو لەو هەراهوریایەدا پیانۆژەنینیش فێر بووە. کەشتیوانەکە خانمە قەڵەوە دەوڵەمەندەکەی جێهێشت و بە سەنگینیەوە بەناو هۆڵەکەدا هەنگاوینە. پانتۆڵێکی لە پێدا بوو لەگەڵ چاکەتی جلە ڕەسمیەکانیدا کە قۆبچەکانی دانەخست بوو. گەیشتە لای پیانۆکە، وەستا. گەلێشت هەبوون کە حەزی دەکرد لەو ساتەدا بیانڵێت، وەک ئەوەی لەکوێ ئەمە فێر بوویت کوڕە، یان لە کوێرانەیەکدا خۆت شاردبووەوە. بەڵام وەکو زۆربەی ئەو پیاوانەی کە بەجلی ڕەسمیەوە ڕاهاتوون مێشکیشی ڕەسمی بوو. هەر بۆیە وتی نۆڤۆچەنتۆ ئەم شتانە دژی ڕێنماییەکانن. نۆڤۆچەنتۆ دەستی لە ژەنین هەڵگرت. منداڵێک بوو کەمدوو بوو، بەڵام زوو فێر دەبوو. بە میهرەبانیەوە سەیرێکی کەشتیوانی کردووتی ڕێنماییەکان باوەل بن، دەنگی تۆفان دێتە گوێ. ئۆقیانوس بە ئاگا هاتۆتەوە. ئۆقیانوس گومڕا بووە، ئاو لە ئاسمان هەڵدەچێت و تافەتافێتی هەڵدەچێت و دادەچێت. هەورەکان لە باو ئەستێرە جیا دەکاتەوە. ئۆقیانوس تووڕەیە، شێت بووە، بەڵام تاکەی کەس نازانێت. لەوانەیە ڕۆژێکی تەواو وابێت پاشان هێور ببێتەوە. دایەت و ئەمر پێنەوت بووم، دایە ئەوە ئۆقیانوسە کە لایلایەت بۆ دەکات. شەپۆلێکی شێت خەوت لێ دەخات. بخەوە ڕۆڵە، بخەوە. لایلایی ئۆقیانوس و ئاوازی ئاو. دەڵێت چی؟ کێ لایلایەم بۆ دەکات؟ ئۆقیانوس تووڕەیە، هەر 4 دەورمان کەف و کابوسە. ئۆقیانوس دێوانە بووە، تا چاو بڕکات هەموو شتێک ڕەش دەنوێنێت. دیوارە بەرزە ڕەشەکان. خەڵکەکەش هەموو دەمیان داچەقیوە و چاوەڕێن تا ئۆقیانوس هێور ببێتەوە و نقوم نەبین. دایە، نامەوێ نقوم بم. ئاوێکی ئارامم دەوێت، ئاوێک کە سیمای تۆی تیا بێت. دایە پێیان بڵێ با بوەستن.
ئەم دیوارە ترسناکانە، ئەم دیوارە ئاویانە، ئەم هاژ و هوژە. ئاوێکم دەوێ کە تۆ دەیناسیت، دەریام دەوێ، بێدەنگی و ڕۆشناییم دەوێ، ماسی باڵدارەکان کە بەسەریدا باز دەدەن. یەکەمین گەشت، یەکەمین تۆفان، نەکبەتی. نەمدەزانی چی ڕووی داوە. ئەوەندەم زانی خۆم لەناو یەکێک لە خراپترین تۆفانەکانی مێژووی کەشتی ڤێرجینیەن دابینیەوە. نیوەی شەو بوو، ئۆقرەی لەبەر بڕاو، هەموو شتێکی دا بەسەر یەکدا. مەبەستم ئۆقیانوسەکەیە. دەدوت کۆتایی بۆ نییە. ئەو کەسەی لەناو کەشتیدایە و ترومپێت دەژەنێت لە کاتی تۆفاندا شتێکی ئەو تۆی لێ ناوەشێتەوە. تاقە شتێک لە دەستی بێت ئەوەیە کە ترومپێت نەژەنێت، تا زیاتر بارەکە نەشێوێنێت و بۆ خۆی لە کابینەکەی خۆیدا بمێنێتەوە. بەڵام من وام نەکرد. چەند پتەوێ بیت لە شتێکی تریش بکەیتەوە، بەڵام درەنگیازوو ئەوەت دێت بە خەیاڵدا کە وەکو مشک کەوتوویتە چەڵەوە. منیش نەمدەویست بکەومە چەڵەوە، بۆیە لە ژوورەکەی خۆم چوومە دەرێ و بەو ناوەدا کەوتمە هاتوچۆ. نەشم دەزانی ڕووبکەمەکوێ، چونکە هەمووی 4 ڕۆژ دەبوو چووبوومە ئەو کەشتیەوە و شارەزای شوێنەکان نەبووم و ئەگەر ئاو دەستەکانیشم بدۆزیایەتەوە مانای وا بوو هونەرێکی گەورەم کردووە. ئەم کەشتیە دەدوت شارێکە و لەناو ئاودایە. بەڕاستمە ئیتر ئەوەندە ئەملاولام کرد تا ڕێم لێوم بوو. لەو کاتەدا بوو سەیرم کرد کابرایەک بەرەو ڕووم دێت. کابرایەکی شیک، قاتێکی ڕەشی لە بەردا بوو، زۆر لەسەر خۆ هەنگاوی دەنا، وەک من لە کەسێکی ونبوو نەدەچوو. تەنانەت دەدوت گوێی لە دەنگی شەپۆلەکانیش نییە، یان وەک ئەوەی لا کەناری نیز بێت و پیاسە بکات. ئەو کابرایە نۆڤۆ چێنتۆ بوو. ئەو کاتە تەمەنی 27 ساڵ دەبوو، بەڵام گەورەتر دەهاتە پێش چاو. من هێشتا ئەوم باش نەدەناسی. لەو 4 ڕۆژەی پێشودا لە ئۆرکێستراکە پێکەوە مۆسیقامان ژەنی بوو، بەڵام من تەنانەت نەمدەزانی ژوورەکەشی لەکوێیە. ئەوانی تر هەندێک شتیان لەبارەی ئەوەوە بە من وتبوو. شتی سەیر و سەمەرە. دەیانوت ئەم نۆڤۆ چێنتۆیە لە هەموو ژیانیدا تاقە جارێکیش بینە خستۆتە سەروشکایی. لەسەر کەشتیەکە لەدایک بووە و لەو ساشەوە هەر لەناو کەشتیەکەدا ژیانی بردۆتە سەر. 27 ساڵ بەبێ ئەوەی تەنانەت بۆ جارێکیش چییە پێ بخاتە سەرزەوی. ئەم شتانە وا دەهاتنە بەرچاو کە زۆریان پێوە نرابێت. هەروەها دەیانوێت ئەو مۆسیقایی کە ئەو دەیژەنێت نمونەی نییە. من ئەوەندەم دەزانی کاتێک کە ئەو ئامادەی ژەنین دەبوو، فریتس هێرمان ئەو سپیپێستی سەری لە مۆسیقا دەرنەدەچوو، بەڵام سەروسیمای بۆ ڕابەرایەتی ئۆرکێسترا فریودەر بوو. لە نۆڤۆ چێنتۆ نزیک دەبەوە و بە چرپە پێی دەوت نۆڤۆ چێنتۆ. تکات لێ دەکەم بە تەنیا نۆتی ئاسایی بژەنە. نۆڤۆ چێنتۆش سەری بەڵێی بۆ ڕادەوەشاند و نۆتی ئاسایی دەژەنی. لە پێشەوەی خۆی دەڕوانی و هیچ سەیری دەستەکانی خۆی نەدەکرد. دەدوت لەم دنیای دانیە. ئێستا دەزانم کە هەر بەڕاستی ئەو دەکەوتە دنیایەکی ترەوە، بەڵام ئەوسا ئەمەم نەدەزانی. تەنها کەمێک سیر دەهاتە پێش چاوم، هەر ئەوەندە و بەس. ئەو شەوە لەو تۆفان و باوبۆرانەدا بە سەروسیمای کەسێکەوە کە ڕۆژانی پشووی بەسەر بەرێت منی بینی، چۆن لە یەکێک لە ڕاڕەوەکان جاون بووم و ڕنگ و ڕووی مردوم لێ نیشتووە. سیرێکی کردم، زەردەخەنەیەکی هاتی وتی وەرە. دیارە گەر بێت و ترومپێت ژنێک لە تۆفانێک داون بێت و ڕێکەوتی کەسێک بکات کە پێی بڵێت وەرە، تاقە شتێک لێی بۆشێتەوە ئەوەیە کە دوای ئەو کەسە بکەوێت. بۆیە منیش دوای کەوتم، ئەو ئاسایی هەنگاوی دەنا، بەڵام من نەمدەتوانی وەکو ئەو جوان بڕۆم. هەرچۆنێک بۆ ئاخریەکەی گەشتینە هۆڵی سەماکە، تا گەشتینە ئەوێ من هەر تەپاوتلمدا، بەڵام ئەو دەدوت بەسەر سکدا دەڕوات. گەشتینە لای پیانۆکە، کەس لەوێ نەبوو. دنیا تاریک بوو، بە حاڵ هەندێک رووسکایی لێرە و لەوێ دەبێنرا. نۆڤۆ چێنتۆ پایەکانی پیانۆکی پیشاندام وتی گیرەکان بکەرەوە. کەشتێکە لاروولەنجەی دەکرد و بنیادەم نەی دەتوانی خۆی ڕابگرێت و لەسەر پێ بوەستێت. کردنەوەی گیرەکانی پیانۆکە لە کاتێکی وادا شتێکی زۆر بێمانا بوو. ئەگەر متمانەت بە من هەیە گیرەکان بکەوە. لە دڵی خۆم داوتم ئەم کابرایە شێتە و گیرەکانم کردەوە. اینجا نۆڤۆ چێنتۆ پێیوتم ئێستا ژوەرا لێرە دانیشە. نەمدەزانی دەیەوێت چی بکات، هەر بەڕاستی سرم لێ دەرنەدەکرد. وەستا بووم و پیانۆکەم گرتە بوو کە وەکو سابوونێکی گەورەی ڕەش دەخلیسکە. هەستم دەکرد تێکەوتوم. ئەو شێتەش کە خۆشی هەر لە سابوونێکی ڕەش دەچوو لەسەر کورسی بەردەم پیانۆکە دانیشت بوو، هەردوو دەستی بێجوڵە لەسەر دوگمەکانی پیانۆکە ڕاگرت بوو. ئەو شێتە بەدەم پێکەنینەوە وتی ئەگەر ئێستا دانەنیشیت قەت دانانیشیت، ترومپێت ژەنەکە دەچێتە سەر شتێکی سەیر. زۆر باشە، ئێستاش چی دەبێت با ببێت؟ اینجا چی بکەم؟ ئەوە تانێوا لەسەر کورسی گێلانەکەی تۆ دانیشتوم، فەرموو لە خزمەتت دام. ئەی ئێستاش مەترسە. و دەستی کرد بە پیانۆ ژەنین. ئاوازێکی تەنیایی پیانۆمان دێتە گوێ، جۆرێکە لە سەما، دەشێ ڤالسێکی هێمن و سووک بێت، تەختەکەی ژێریان دەبزوێت و ئەکتەرەکە لەسەر شانۆ بەملاولادا دەبات.
وردە کە ئەکتەرەکە چیرۆکەکە دەگەڕێتەوە جوڵەکان زیاتر دەبن. ئێستا کەس ناچار نییە باوەڕ بکات و تەنانەت ئەگەر منیش ئەم چیرۆکەیان بۆ بگەڕامایەتەوە باوەڕم نەدەکرد. بەڵام ڕاستیەکەی ئەوە بوو کە پیانۆکە بەسەر ئەرسی هۆڵی سەماکەدا دەخلیسکا و ئێمەش بەدوایدا. نۆڤۆچنتۆ بەبێ ئەوەی چاوی لەسەر دوگمەکان هەڵبڕێت پیانۆی دەژەنی و دەدوت لە دنیایەکی تردایە. پیانۆکە لەگەڵ شەپۆلی دەریاکاندا دەجوڵایەوە بۆ ئەولا دەچوو پاشان دەگەڕایەوە. بە دەوری خۆیدا دەسوڕایەوە ڕێک بەرەو دەرگا شوشەکان دەچوو لە بەردەمیدا دەوەستا و اینجا بە سووکی بەرەو دواو دەخلیسکایەوە. بڕوا بکەن دەدوت دەریاکە بووە بە بێشکەی هەروەها بێشکەی ئێمەش. من مێشکم وەستا بوو کە نۆڤۆچنتۆ هەر خەریکی پیانۆ ژەنینی خۆی بوو. یەک چرکەچیە دەستی لێ هەڵ نەدەگرت نەکەر پیانۆکەی دەژەنی بەڵکو بۆ کوێشی بیویستایە بەرەو ئەوەی دەبرد. تێدەگەن ئیدی نازانم بە پەنجەکانی هۆکاری دەکرد یان بە نۆتەکان، بەڵام بۆ کوێ بیستایە پیانۆکی بەرەو ئەوێ دەبرد. ئەمە شتێک بۆ عەقڵ نەیدەبڕی، بەڵام چۆنتان بۆ دەگەرمەوە ئاوا بوو. لە کاتێکیشدا بەناو مێزەکاندا دەسوڕاینەوە و بەرچرا و کورسەکان دەکەوتین. اینجا تێگەیشتم ئەوەی ئێمە دەیکەین سەماکردنە لەگەڵ ئۆقیانوسدا. ئێمە و ئەو کۆمەڵێک سەمازانی شێت بووین کە بەسەر ڕۆزێڕینەکەی شەوەوە سەمایەکی ڤالسی هێمنمان دەکرد. ئەکتەرەکە بە شادمانیەوە بەملاولای تەختەی شانۆکەدا دەچێت و لەم کاتەدا ئۆقیانوس شێت دەبێت و کەشتێکە سەما دەکات و ئاوازی پیانۆکەش دەبێت بە ڤالسێک کە لە ڕێی نەغمە هەمەڕەنگەکانیەوە چاوێک سەماکە خێرا دەکات و چاوێکی دی هێمنی دەکاتەوە و جوڵەکەی پێچەوانە دەکاتەوە و بە کورتی ڕێنمایی دەکات. پاش چەندین جار و دوای جوڵەیەکی هەڵا ئەکتەرەکە دەکەوێتە ئەو دیوی شانەوە. ئاوازەکە هەوڵ دەدات کۆنتڕۆڵی بارەکە بکات، بەڵام تازە کات لە کار ترازا و ئەکتەرەکە ئەوەندەی لە دەستێت هاوار بکات ئای خوایە لەو دیوی شانەوە دیار نامێنێت. بەر شتێک دەکەوێت دەنگێکی زۆرمان دێتە گوێ، وەک ئەوەی بەر پەنجەرەیەکی شوشە یان مێزەی باڕەکە یان ساڵۆنەکە کەوت بێت. دەنگێکی زۆر پاشان چاوێک بێدەنگی. اینجا لە هەمان شوێنەوە کە ئاودیوی شانۆکە بوو ئەکتەرەکە پەیدا دەبێتەوە و دێتەوە سەر شانۆ. دواتر نۆڤۆچنتۆ پێیوتم ئەو نمایشە هێشتا ماوێتی کامەڵ بێت. منیش پێم وت پێویستە گیرەکانی پیانۆکەی محکەم بکات. کە سۆفانەکە تەوا بوو کەشتیوانەکە بەهات و هاوار و هەڵچوونەوە پێیوتین هەی بەنەفرەت بن، ئێوە هەردووکتان هەر لە ئێستاوە دەچنە ماتۆڕخانەکە و لەوێ دەبن، ئەگینا دەمارتان دەردێنم. دەبێت دواپولی ئەو خەسارەتانەش دەربهێننەوە کە داوتانە. ئیتر خوای دەکرد هەموو ژیانتان لەوێدا کارتان دەکرد. ئەوەی دەشیڵێم هەر ئەوەیە و ناگۆڕێت. وەک چۆن ناوی ئەم کەشتیە ڤێرجینینە و ناگۆڕێت، ئێوە هەردووکتان جەبەنگترین کەسن تا ئێستا من بەسەر ڕووی ئۆقیانوسەوە بینی بێت من. ئەو شەوە لە ماتۆڕخانەکە بوو کە ئیدی من و نۆڤۆچنتۆ بۆ هەمیشە بووین بە هاوڕێی گیانی بەگیانی یەکتر. کاتی خۆمان بە ژماردنی ئەو شتانە و بەسەردەبرد کە شکاندو بوومانن تا بزانین بای چەند دۆلار بوون. کاتێ نرخی شتەکانی ژوڵ لە زیاد بوون دەبوو ئێمەش زیاتر پێدەکەنین. کە ئێستا بیر لەو ڕۆژانە دەکەمەوە حەز دەکەم ئەو ساتانەمان بەختەوەری ڕاستەقینە بوون یان بەختەوەری شتێکە لەوە دەچێت. هەر ئەو شەوە بوو من لێم پرسی ئاخۆ ئەو حیکایەتی دەربارەی ئەو کەشتێکە دەیگەڕنەوە ڕاستەیان نا. ئاخۆ ڕاستەکە ئەو لەسەر کەشتێکە لەدایک بووە و هەتا دوایی و هەرگیز لەو کەشتێش نەچۆتە خوارەوە؟ ئەویش لە وەڵام داوتی بەڵێ ڕاستە. هەر بەڕاست وایە؟ بەڵێ بەڕاست وایە. نازانم، بەڵام لەو ساتەدا سەرتاپەی لەشم کەوتە لەرزین، لەوە دەچوو لە ترسانە بلەرزم. ڕۆژێکیان لە نۆڤۆچنتۆم پرسی کاتێک پیانۆ دەژەنێت بێت لە چی دەکاتەوە و کە بۆ جۆرەش لە بەرامبەری خۆی ڕادەمێنێت سەیری چی دەکات، یان کاتێک دەستەکانی لەسەر کلیلەکانی پیانۆکە دێن و دەچن خەیاڵی بەرەو کوێ دەڕوات. وەڵامی دامەوە وتی ئەمڕۆ چوون بۆ وڵاتێکی گەلێک جوان، بۆنی عەتر لە پرچی ئافرەتەکان دەهات. وڵاتێک بوو پڕ بوو لە ڕۆشنایی هەروەها لە بەور. ئەو بەردەوام لە سەفەردا بوو، هەرجارە و بۆ شوێنێک دەچوو، بۆ ناو جەرگەی لەندەن یا بە شەمەندەفەر بە ناو دەشت و دەردا دەڕۆی، یان بەرەو دوندی شاخێک کە چانە و قەدی دەچوە بەفرەوە. بۆ کڵێسا گەورەکانی دنیا دەڕۆی، پایەکانیانی دەژمارد و لە سیمای مەسیحە لە قاچدراوەکان وردەبووەوە. سەفەری دەکرد و ئەوەی ئەقلیش نەیدەبڕی ئەوە بوو کە چۆن دەیزانی کڵێسا و بەفر و بەور چییە و شێوەیان چۆنە. ئەوێک کە هەرگیز لەو کەشتێدا نەبەزی بوو پێی نەکەوتبووە سەر ئەرێز، تەنانەت بۆ تاقە جارێکیش. ئەمە شتێک نەبوو فڕوفیشاڵ بێت، بەڵکو تەواو ڕاست بوو کەچی دەدوت هەموو ئەو شتانەی بە چاوی خۆی بینیوە. بۆ نمونە تۆگەر بە نۆڤۆچنتۆت بووتایە سەفەرێکیان چوون بۆ پاریس، ئەو لێی دەپرسید ئاخۆ چوت بۆ فڵانە باخ یان لە فڵان شوێن نانت خوارد، هەموو شتێکی دەزانی.
پێی دەوتیت من لە پاریزدا حەزم لەوەیە بچمە سەر پردی نۆف، پیاسە بکەم و چاوەڕێی ئاوابوونی خۆر بکەم و کاتێکیش کەشتێگەڕۆکەکان تێدەپەڕن بۆستم و لەوێوە تەماشایان بکەم و دەستیان بۆ ڕاوەشێنم. نۆڤۆچێنتۆ تۆ قەت لە پاریس بوویت؟ نەخێر. ئەی کەواتە باشە بەڵێ. یانی چی بەڵێ؟ پاریس لەوانە بوو لە دڵی خۆت جا بدوتایە شێتە، بەڵام مەسەلەکە بەو سادەیە نەبوو. کاتێک کەسێک زۆر بەوردی باسی ئەوەت بۆ دەکات پاش بارانی هاوین شەقامی بیرتان بۆنی چی لێدێ، ناتوانیت بڵێیت ئەو کەسە شێتە هەر لەبەرەوەی هەرگیز ڕێی نەکەوتۆتە ئەو شەقامە. نۆڤۆچێنتۆ لە چاوانی کەسێکدایان لە قسەکانیدا هەر بەڕاستی بۆنی شەقامی بیرتامی کردبوو، بەڵام بە شێوازی خۆی. ڕەنگە ئەو هەرگیز چاوی بە وشکانی نەکەوت بێت، بەڵام 27 ساڵ بوو دنیا لەو کەشتێدا دەهات و دەچوو. 27 ساڵ بوو لەو کەشتێدا چاودێری دنیای دەکرد. ڕۆحی دەخستە ژێر ڕکەیفی خۆیەوە. ئەو لەم ڕۆوە زۆر لێ هاتوو بوو، گوێگرێکی باش بوو، شتەکانیشی زۆر بەباشی دەخوێندەوە. مەبەستم کتێب نییە، هەموو کەسێک دەتوانێت کتێب بخوێنێتەوە، بەڵام ئەو توانای خوێندنەوەی مرۆڤەکانی هەبوو. خوێندنەوەی ئەو نیشانانەی مرۆڤەکان لەگەڵ خۆیاندا بۆ ئەم لاولای دەبن، شوێنەکان، دەنگەکان، بۆنەکان، وڵاتەکانیان، مێژویان، هەموو ئەو شتانە لە ڕۆحیاندا نەخشێنرا بوون و نۆڤۆچێنتۆش زۆر زیرەکانە دەیخوێندنەوە و پۆلێنی دەکردن و ڕێکی دەخستن. هەر ڕۆژە و شتێکی دەخستە سەر ئەو نەخشە گەورەی لە مێشکیدا وێنەی کێشا بوو. نەخشەیەکی گەورە، نەخشەی جیهان، هەموو جیهان لەم سەرەوە تا ئەو سەری، نەخشەی شارە زەبەلاحەکان و کافەکان، نەخشەی ڕووبارە درێژەکان و گۆلاوەکان، نەخشەی فڕۆکەکان و شێرەکان و نەخشەیەکی سەرسوڕهێن بوو. اینجا کاتێک پەنجەکانی یاریان بە کلیلەکانی پیانۆکە دەکرد و سوجدەی ئاوازێکی نەوازش دەکرد، وەکو خودایەک بەسەر ئەو نەخشەیەوە دەکەوتە باڵەفڕێ و سەفەر. ئاوازێکی ڕەقسایمی غەمگین دەست پێ دەکات. ساڵانێکی زۆری خایان تا دوجار پڕکێشیم کرد و لێم پرسی: نۆڤۆچێنتۆ، بۆ خاتری خوا بۆچی ئەگەر بۆ تاقە جارێکیش بووە لەم کەشتێدا نابەزیت تا سەرسەوی ببینیت؟ تەنها جارێک بڕۆ و بۆ دوو چاوی خۆت دنیا ببینە. تۆ بۆ لەم زیندانە سەراوکەوتۆتا خۆت حەبس کردووە لە کاتێکدا دەتوانیت بچیت بۆ سەر پردی نۆف و لەوێوە تەماشای کەشتێگەڕۆکەکان و گەلێشتی تر بکەیت. تۆ حەزت لە چی بێت دەتوانیت بیکەیت. تۆ خوای پیانۆژەنینیت، هەموو شێت و شەیدای هونەرەکەت دەبن. دەتوانیت پارەیەکی باش کۆ بکەیتەوە و جوانترین خانووی دنیا بکڕیت. تەنانەت دەتوانێت ڕابسپێریت خانوویەکت لە شێوەی کەشتیدا بۆ دروست بکەن و بۆ کوێت بێت بیبەیت. بۆ نمونە بۆ لای شەقامی بیرتامەوە یان بۆ ناو بەورەکان. ئاخر تۆ ناتوانیت وەکو دەبانگەکان هەموو تەمەنی خۆت بە هاتوچۆ بەناو ئۆقیانوسدا بەسەر بەریت. تۆ کابرایەکی دەبانگ نیت، تۆ ئینسانێکی گەورەیت. دنیاش ئەوە تا لەوێ تەنها لەو پلیکانە نەفرەتیانە بچۆرە خوارەوە قابلە چی ڕوادات چەند پلیکانەیەکە و هیچی تر. بەڵام کە چوویتە خوارەوە دەبینیت دنیا وا لەوێ هەموو شتێکی لێیە، هەموو شتێک. بۆ کۆتایی بەم ماجەراییە ناهێنیت و گەر بۆ تاقە جارێکیش بخوا ناچیتە خوارەوە. نۆڤۆچێنتۆ بۆ ناچیتە خوارەوە؟ بۆچی؟ هاوین بوو، هاوینی ساڵی 1930 کاتێک جەڵی ڕۆڵمۆرتون سواری کەشتی ڤێرجینیەم بوو. جلێکی سەرتاپەسپی پۆشی بوو، تەنانەت شەپقەکەشی وسیلەیەکی ئەڵماسی گەورەش لە پەنجەیدا دەدرەوشایەوە. ئەو کابرایەک بوو کاتێک کۆنسەرتێکی پێشکەش دەکرد لەسەر پۆستەرەکان دەینووسی: ئەم شەو جێڵی ڕۆڵمۆرتون داهێنەری جاز. ئەم وەسفەش هەروە قسەیەکی ڕوود نەبوو، بەڵکو ئەو بە تەواوەتی باوەڕی بەوە بوو کە خۆی داهێنەری جازە. پیانۆی دەژەنی، هەمیشەش بە جۆرێک لەسەر کورسێکە دادەنیشت کە سێبەشی دەموچاوی لە بینەران بوو، دەستەکانیشی دەدوت و پەپولەن بەسەر کلیلەکانی باڵەفڕێ دەکەن. لە خانووە بەدناوەکانی نۆرئۆلیانەوە دەستی بە پیانۆژەنین کردبوو، هەر لەوێش فێری ئەوە بوو چۆن پەنجە بە کلیلەکان دابنێ و نۆتەکان نەواسش بکات. ئەو خەڵکانی لە نهۆمی سەرەوە بوون خەریکی دڵداری بوون و حەزیان لە هەراو زەنە و دەنگی بەرز نەبوو. مۆسیقایەکیان دەویست بەژێر تەختی نووسنەکانیاندا بەخسێت و هەراسانیان نەکات. ئەویش ڕێک ئەو مۆسیقایی بۆ دەژەنین و بەڕاستی لە مڕۆشەوە هەڵکەوتوو بوو. ڕۆژێکیان لەبارەی نۆڤۆچێنتۆ شتێکیان دابوو بە گوێیدا. یەک پێی وتبوو ئەو لە هەموو کەسێک گەورەترە، گەورەترین پیانۆژەنی جیهانە. لەوانەشە ئەمە جێی سەرسوڕمان بوو بێت، هەروەش بوو. لەبەر ئەوەی نۆڤۆچێنتۆ تەنانەت یەک نۆتیشی لە دەرەوەی کەشتی ڤێرجینیەن نەژەنی بوو. بەڵام لەو ڕۆژگارەدا بووە ناوێک و نیمچە ئەفسانەیەک. ئەوانەی لا کەشتێکەدا دەبەزین باسییان لە مۆسیقایەکی سەرسوڕهێن و پیانۆژێنێک دەکرد کە
کە دەتوت لە بری 2 دەست 4 دەستی هەیە، ئاواسی جۆر بەجۆری دەژەنی. شتی سەیریشیان لێ دەگەڕایەوە کە هەندێکیان ڕاست بوون. بۆ نمونە بەسەرهاتی ئەو سیناتۆرە ئەمریکیی ناوی وێلسۆن بوو تەواوی سەفەرەکەی خۆی لە نمرەی 3دا گوزەراندبوو لەبەر ئەوەی نۆڤۆچێنتۆ بەتەنها لەوێ ئاوازە تایبەتەکەی خۆی دەژەنی. ئەو ئاوازانەی کە ئاسایی نەبوون. پیانۆیەک لەوێ هەبوو. نۆڤۆچێنتۆ پاش نیوەڕوان یان شەوان درەنگ دەچوە سەری لە پێشدا گوێی لە خەڵک دەگرت. داوای لێ دەکردن ئەو ئاوازانەی پێ بڵێن کە دەیزانن. هەندێک جاریش یەکێک دەستی دەدایە گیتارێک یان سازێک یان هەر ئامێرێکی تری مۆسیقا و ئاوازی وەهای دەژەنی کە کەسنی دەزانی لەکوێوە سەرچاوەیان گرتووە. نۆڤۆچێنتۆ گوێی بۆ شل دەکردن. اینجا سوک سوک دەستی بە کلیلەکانی پیانۆکەدا دەنا و یاری پێیان دەکرد. ئیدی لە کاتێکدا ئەوانی تر بە گۆرانی وتن یان ژەنینەوە خەریک دەبوون، یاریەکانی ئەم وردە دەگۆڕان بۆ ئاوازێکی ڕاستەقینە و نەغمە لە پیانۆکە پەرز دەبەوە. پیانۆ ڕەشە ئاساییەکە، بەڵام نەغمەکان لە دنیایەکی ترەوە دەهاتن. هەموو شتێکی تیا بوو. هەموو مۆسیقاکانی ئەم دنیایی تیا کۆببوونەوە. بە جۆرێک بنیادەمی ئەبڵاق دەکرد، وەک چۆن سیناتۆر وێلسۆنیش بە دیاریەوە ئەبڵاق دەبوو. ئەو سیناتۆرە شیکەی وێڕای ئەوەی بە درێژایی سەفەرەکەی لە ناو ئەو بۆگەنیەدا نیشتەجێ دەبوو، کاتێکیش دەگەیشتنەجێ بە زۆر لەسەر کەشتێکەدایان دەگرت. چونکە ئەگەر بە حەزی خۆی بوایە ڕەنگ بوو باقی تەمەنە بەهدەرچۆکەی لەوێ بباتەوە و هیچی نەکردبایە جگەلەوەی گوێ بۆ مۆسیقاکەی نۆڤۆچێنتۆ ڕادێرێت. ئەمە گاڵتەیەک نییە و بەسەرهاتێکی ڕاستەقینەیە. تەنانەت لە ڕۆژنامەکانیشدا لەسەر ئەمەیان نووسی، هەر بەڕاستی وابوو. بە کورتی یەکێک چوو بوو باجێڵی ڕۆڵمۆرتنی وتبوو کابرایەک لەو کەشتێدا پەیدا بووە لە پیانۆشەنیندا بەڵایە و هەرچیەکی بوێت دەیژەنێت. مەیلی هەبێت جاز دەژەنێت، مەیلی نەبێت شتێکت بۆ دەژەنێت، دەڵێ دەیان جازە و ئاوێتە یەک بوون. ڕۆڵی مۆرتۆن ئەتوارێکی ناشرینی هەبوو. هەموو ئەمەیان دەزانی. وتی باشە کەسێک نەوێرێت پێ بخاتە سەر ئەرز لەکوێوە فێر بۆ جاز بژەنێت. داهێنەری جاز ئەمەیوت و وەک شێت دایە قاقای پێکەنین. بەڵام یەکێک هەڵیدایە وتی حەقی خۆتە پێ بکەنیت، چونکە ئەگەر ئەو کابرایە ڕۆژێک لە ڕۆژان لەو کەشتێ بێتە خوارێ، تۆ دەبێ بچیتەوە لە سۆزانی خانەکاندا پیانۆ بژەنیت. بەو خوایە چۆنت پێ دەڵێم وایە. جێڵێڕۆڵ دەمانچەیەکی بچووکی لە گیرفانی دەرێنا کە دەستکەکەی لە سەدەف دروست کرابوو، خستیە سەرسەری ئەو کابرایە وتی ئەو کەشتیە نەفرەتیە لەکوێیە؟ لە خەیاڵی خۆی دابیری لەوە کردەوە کێبڕکەی لەگەڵدا بکات. لەو ڕۆژگارەدا ئەو نەری تەواو بوو. هەرژەن یارە و پارچەیەک مۆسیقای دەژەنی و هونەر و لێهاتووی خۆی تیا پیشان دەدا و دوجار یەکێکیان دەیبردەوە. ئەم جۆرە کێبڕکەیە لە نێوان ژەنیارەکاندا هەبوو. خوێن و خوێن ڕشتنی تیا نەبوو، بەڵام ڕق و کینەیەکی ڕاستەقینەیان لا هەبوو. ژەنین و مەی خواردنەوە تا شەو درەنگانێ بەردەوام دەبوو. جێڵی ڕۆڵیش نەخشەیەکی وای لە خەیاڵدا بوو تا بە یەکجاری کۆتایی بە حکایەتی ئەو پیانۆژەنەی سەرڕۆی ئۆقیانوس و ئەو قسە بێسەر و بەرانەش بێنێت. بەڵام کێشەکە لەوەدا بوو کە نۆڤۆچێنتۆ هەرگیز لە بەندەرەکاندا پیانۆی نەدەژەنی و حەزی پێی نەبوو. بەندەریش لەسەر زەوی دەچێت و ئەویش کەیفی بەوە نەدەهات. ئەو حەزی لە ناوجەرگەی دەریا بوو. لەوێوە زەوی شتێکی ئەو تۆی نەدەمایەوە جگە لە ڕووناکیەکی دوورەدەست یا یادگارێک یان هیوایەک. ئیدی نۆڤۆچێنتۆ ئەوها بوو. جێڵی ڕۆڵمۆرتۆن هەزاران جنێویدا، بەڵام دوجار بلیتێکی ئەمسەر و ئەوسەری ئەوروپای کڕی و سواری کەشتی ڤێرجینیان بوو. ئەو پێشتر سواری کەشتی نەبوو بوو. جگە لەو کەشتیانەی بەناو میسی سپیدا دەهاتن و دەچوون. جێڵی ڕۆڵمۆرتۆن بۆ ڕۆژنامەنووسانەی ڕاگەیاند کە لەگەڵیدا بۆ لەنگەرگای ژمارە 4 بەندەری بۆستون هاتبوون تا بەڕێ بکەن ئەمە گاڵتە جاڕیترین کارێکا من لە هەموو ژیانمدا کردبێتم. پاشان چوە ژوورەکەی خۆی و لەوێ مایەوە تا زەوی گۆڕا بۆ ڕووناکیەکی دوورەدەست و یادگار و هیوا. نۆڤۆچێنتۆ بایەخێکی ئەوتوی بەم مەسەلەیە نەدا. ئەو لەوە تێنەدەگەیشت. کێبڕکێ لە پێناوی چیدا؟ لەسەرێکی ترەوە نیگەران بوو. تامەزرۆی ئەوە بوو بەگوێی خۆی ببیستێت و بزانێت داهێنەری جاز چۆن مۆسیقا دەژەنێت. ئەمەشی بەگاڵتە نەبوو. ئەو هەر بەڕاستی باوەڕی وابوو جێڵی ڕۆڵمۆرتۆن داهێنەری جازە. بیری لەوە دەکردەوە شتێکی تازەی لێوە فێر بێت. ئەو بنیادەمێکی وابوو. ئەو لەو ڕۆوە کەمێک لەدانی بە سزمان دەچوو. ئەسڵەن هەستی ڕکابەری لا نەبوو. ئەوەشی بەلاوە گرنگ نەبوو کە دەیباتەوە. ئەو شتەکانی تری بەلاوە گرنگ بوون. سەعات 9:37 شەو بوو. دووەم ڕۆژی سەفەر بوو. لە کاتێکدا ڤێرجینیان بە خێرایی 20 گرەی دەریایی بەرەو ئەوروپا دەڕۆیشت،
جێڵی ڕۆڵمۆرتون پێیخستە ناو هۆڵی سەمایی نمرەیەکەوە. گەلێ شیک بوو، سەرتاپا ڕەشی پۆشی بوو. هەموو دەیانزانی دەبێت چ بکەن. سەماکەرەکان وازیان لە سەماهێنا. ئێمەی ژەنیاریانی ئۆرکێستراش دەستمان لە ژەنینی ئامێرەکانمان هەڵگرت. بارمانەکە پێکێک ویسکی بۆ تێکرد و ئامادەبووان هەموو بێدەنگ بوون. جێڵی ڕۆڵ دەستیدایە پێکەکەی و بەرەولای پیانۆکە چوو. چاوی بڕیا، چاوی نۆڤۆچێنتۆ و هیچی نەوت. بەڵام مانای ئەو چاوتێبڕینی ئەوە بوو لەسەر ئەو پیانۆیە هەڵسا. نۆڤۆچێنتۆ لەسەر پیانۆکە هەڵسا. جەنابت داهێنەری جازیت وانە؟ بەڵێ، تۆش ئەو کەسێکت تا ئۆقیانوس لە ژێرتدانە بێت ناتوانیت مۆسیقا بژەنیت، وانە؟ بەڵێ وایە. ڕێوڕسمی یەکترناسین ئەنجامدرا. جێڵی ڕۆڵ جگەرەیەکی داگیرسان. بەڕێکی لەسەر قەراخی پیانۆکە داینا و دەستی بە ژەنینی ڕەکتایمێک کرد. بەڵام بە جۆرێک ژەنی وەک ئەوەی کەس پێشتر ئەو ئاوازەی نەبیست بێت. دەستەکانی لەسەر کلیلەکان دەخزان، وەک خزانی پارچە ئاوریشمێک لەسەر جەستەی ژنێک کە سەرگەرمی سەمایە. لە مۆسیقاکەیدا سەواوی کافێکانی ئەمریکا ئامادە بوون، بەڵام کافێ ڕازاوەکان کە کچە خزمەتکارەکان تیاندا تەنانەت بەجلیشەوە هەرجوانن. جێڵی ڕۆڵ کۆتایی مۆسیقاکەی بە هەندێ نۆتی بچووکی نەبینراو ڕازاندەوە. نۆتەکان لەسەری سەرەوەی کلیلەکانەوە لە تافکەیەکی بچکۆڵەی مرواری دەچوون. بڕژێنە سەرخاکێکی مەڕمەڕ. جگەرەکە لە شوێنەکەی خۆی دامابوو، نیوە بوو، بەڵام سووتوەکەی نەکەوتبوو. لەوە دەچوو نەویست بێت بکەوێت تا هیچ دەنگێک دروست نەکات. جێڵی ڕۆڵ بەسەری پەنجەکانی جگەرەکەی گرت. بەدەستە پەپوو لە ئاساکەی جگەرەکەی هەڵگرت، بەڵام سووتوەکە هەر نەکەوت. دیسانەوانەی دەویست بکەوێت. دەدوت نهێنیەک لەوەدا هەیە، نازانم، بەڵام سووتوەکە نەدەکەوت. داهێنەری جاز لەسەر کورسێکە هەڵسا. بەرەولای نۆڤۆچێنتۆ چوو. جگەرەکە کە سووتوە جوانەکەی ڕێگوەستا بوو لە ژێر لوتی ئەودا ڕایگرتووتی: دەریاوان، ئینجانۆرەی تۆیە. نۆڤۆچێنتۆ زەردەخەنەیەکی بۆ کرد. دۆخەکەی پێخۆش بوو. گاڵتە ناکەم. چووە سەر پیانۆکە و زەبەنگانەترین کاری کرد. ئاوازی گەڕانەوەی مراوێ بچکۆلەکەی ژەنی. پارچە ئاوازێکی چابڵەی دەبەنگانە و منداڵانە بوو. چەند ساڵێک لەمەوبەر لە دەمی موسافیرێکەوە بیستبووی و هێشتا لە مێشکی داما بوو. زۆر کەیفی بەو ئاوازە دەهات. نازانم بۆ ئەوەندە حەزی لەو ئاوازە بوو. لەگەڵیدا دەخرۆشە. بێگومان ئەو ئاوازە هی ئەوە نەبوو بتوانێت توانە و کارامەیی خۆی تیا بخاتە ڕۆ. منیش دەمتوانی بیژەنم. ئەو پارچە ئاوازە بە کەمێک کاریگەری کلیلە دەنگڕەکان و ئیکۆ و دووسێ ڕیتمی تایبەت بەخۆی ئەنجامیدا، بەڵام ئاوازێکی گەمژانە بوو. ئەو شتانەش هیچی لەو گەمژەیەتیە کەم نەدەکردەوە. جێڵی ڕۆڵ سیمای لە سیمای کەسێک دەچوو کە هەموو دیارەکانی سەری ساڵی تازیان لێ دزی بێت. بە نیگایەکی گورگ ئاساوە نۆڤۆچێنتۆی ئاگرباران کرد. چووە سەر پیانۆکە و ئاوازێکی بلوزی ژەنی کە تەنانەت کرێکاری ماتۆرخانەکە واتە ئەڵمانیەکەتەکەشی خستەگریان. دەدوت کەلکەکانی پەمووی هەرچی کۆی لە ڕەشەکانی دنیاە لەوێدا کۆبوونەتەوە و جێڵی ڕۆڵ بە نۆتەکانی پەمۆکان دەچنێت. ئاوازی بلوز مۆسیقایەکی تایبەتە بە کۆی لە ڕەشەکانی ئەمریکا. جێڵی ڕۆڵ وەک ئەوەی مێشیش میوانی نەبێت نەنوشتایەوە، دیار بوو خەریک بوو حوسەڵی نەدەما. دیسانەوە نۆرە هاتەوە سەر نۆڤۆچێنتۆ، بەڵام هەر لە سەرەتاوە کارەکەی شێواند. لەبەر ئەوەی کەوتبووە ژێر کاریگەری ئەو مۆسیقای بلوزە و چاوەکانی پڕ بووبوون لە فرمێسک و بەو حاڵەوە چووە سەر پیانۆکە. بەڵام لە هەمووی خراپتر ئەوە بوو کە هەر بەو هەموو مۆسیقایی لە مێشک و دەستەکانی داهەبوو دەزانن چی ژەنی؟ هەمان ئەو ئاوازە بلوزەی کە ئەوەندە نەبوو بیستبووی. بۆ ڕۆژی دوایی پاکانەی دەکرد و دەیوت ئاوازێکی زۆر خۆش بوو. ئەسڵەن نەیدەزانی پێشبڕکێ و کێبڕکێ چییە. ئیدی ئەوە بوو ئەو بلوزەی ژەنیەوە. ئەمە جگەلەوەی ئاوازەکە لە مێشکی ئەودا گۆڕابوو بۆ کۆمەڵێک ئاکۆردی خاو کە بە دوای یەکدا دەهاتن. پارچە ئاوازێکی جاڕسکەری لێ دەرچوو. بەسەر پیانۆکە دانوشتا بۆ یەکەیەکە ئەو ئاکۆردانەی دەژەنی. ئاکۆردی سیر و سەمەرە کە ناساز بوون و ئازاری گوێیان دەدا، کەچی ئەو خۆی چێژی لێ دەبینی. ئامادەبوون کەیفیان بە ئاوازەکە نەهات و بگرە کە تەواو بوو هەندێکیان بۆ دەربڕینی ناڕەزاییان کەوتنە فیکوهۆر. ئیدی ئەم جاریان جێڵی مۆرتون تەواو بێحەوسەڵە بوو. بەرەو پیانۆکە نەچوو بەڵکو قەڵەمبازی بۆدا لەبەر خۆیەوە، بەڵام بە دەنگێک کە ئەوانی تریش بیبستن وتی: ئێستا خۆم دەزانم چی لێ دەکەم. هی دەبانگ. اینجا دەستی کرد بە پیانۆژەنین، بەڵام بەناو پیانۆژەنین بوو. ئەگینات دەدوت سیحر دەکات. ئەوەی بۆ 88 کلیلە دەکرا کردی و بە خێرایەکی بێوێنەشەوە بەبێ ئەوەی نۆتێک هەڵە بکات یان ماسوولکەیەکی دەموچاوی گیرش بێت. مۆسیقا نەبوو، ئەفسون و جادوو بوو. دەتوانین بڵێن شتێکی نەئاسایی بوو. نەئاسایی.
خەڵکەکە شێت بوون، دەگیریان هاواریان دەکرد و چەپڵیان لێدەدا. شتی ویان نەدی بوو. هەراوزەنایەک بوو دەدوور ڕۆژی جەژنی میلیە. لەو هەراوزەنایەدا لە پڕ نۆڤۆچنتۆ لە بەردەمدا قوتبووە و ڕەنگی تێکچوو بوو، کەمێکیش حەپەسا بوو. سەیرێکی کردم وتی ئەم کابرایە زۆر تەپەنگە. من وەڵامم نەدایەوە، نەمزانی چی بڵێم. بەسرم دانوشتایە وتی ئاتۆ جگەرەیەکم بدەرێ. واش لەژە بووم جگەرەیەکم دەرێنا و دامێ. ئاخر نۆڤۆچنتۆ جگەرەی نەدەکێشا. لە هەموو ژیانیدا جگەرەی نەکێشا بوو. جگەرەکەی گرت، لەسەر پاژنەی پێوەرچەرخا و چوو بۆ سەر پیانۆکە. ماوەیەکی ویست تا خەڵکی ناوهۆڵەکە زانیان لەسەر پیانۆکە دانیشتووە. دیارە دەیەوێ شتێک بژەنێت. دووسەیەک بەتەوسەوە پلاریان تێگرت و هەندێکی تر پێی پێکەنین و هەبوو فیکەی لێدا. ئیدی خەڵکی وەهان بەزەییان بە دۆڕاوەکان دانایەتەوە. نۆڤۆچنتۆ دانی بەخۆی داگرت تا خەڵکەکە بێدەنگ بوون. اینجا سەیرێکی جێڵی ڕۆڵی کرد کە لای بارەکەەوە وەستا بوو شەمپانی دەخواردەوە و لەبەر خۆیەوە وتی خۆت ئەمە دویست ئەی پیانۆ ژەنە نەکبەتەکە. پاشان جگەرەکەی منی خستە سەر قەراغی پیانۆکە و دەستی کرد بەژەنین. لە بڵندگۆکەوە ئاوازێکی هونەری شێتانەمان دێتە گوێ، دەڵێی بە 4 دەست دەژەنرێ، 30 چرکە دەخایەنێت و بەڕیزێک ئاکۆردی فۆرتیسمۆ کۆتایی دێت. ئەکتەرەکە چاوەڕێ دەبێت تا پارچە مۆسیقاکە تەواو دەبێت و دووبارە دەکەوێتەوە قسان. ئیدی بەم جۆرە ئامادەبووان وەک کۆمەڵێک بنیادەمی گێژ و ئەبڵاق هەناسیان لە خۆیان بڕی بوو، چاویان بڕی بۆ پیانۆکە و دەمیان داچەقی بوو. لە شوێنەکانی خۆیاندا جام بووبوون و ورتیان لێوە نەدەهات. تەنانەت دوای ئەو پارچە مۆسیقا شێتانەیە کە دەدوت 50 دەست ژەنیوێتی، دەدوت ئێستا ناتۆزێکی تر پیانۆکە دەتەقێتەوە. لەو بێدەنگیا سەرسامکەرەدا نۆڤۆچنتۆ لە شوێنەکەی خۆی هەڵسا، دەستی بر بۆ جگەرەکە و هەڵی گرت. بەسەر پیانۆکە دانوشتایەوە و جگەرەکەی دا لە سیمی کلیلەکانەوە. چەقوتۆقێک لە سیمەکانەوە هات. اینجا جگەرەکەی دەرهێنایەوە داگیرسا بوو. سوێنتان بۆ دەخۆم جگەرەکە داگیرسا بوو. نۆڤۆچنتۆ دەدوت مۆمێکی بچکۆلەی بەدەستەوە گرتووە، ئەو چونکە خۆی جگەرەکەش نەبوو نەیدەزانی چۆن جگەرەکەش بەدەستەوە بگرێت. کەمێک لە جێڵی مۆرتۆ نزیک بووە، دەستی درێژ کردووتی هانە تۆ بیکێشە، من جگەرەکێش نیم. عالم کاتەدا خەڵکەکە لە خەوی سیحراوی باگا هاتنەوە، هاتوو هاوار و چەپڵە ڕێزان و ئافرین بەرز بووەوە. نازانم، بەڵام بڕواناکەم تا ئەو کاتە شتی وا ڕووی دابێت. خەڵکەکە هەموو هاواریان دەکرد، هەموو دەیانویست دەست لە نۆڤۆچنتۆ بدەن. گۆڵمەزێک بۆ کەس بە کەس نەبوو. لە ناویاندا جێڵی مۆرتۆنم بەدی کرد. بەو پەڕی تووڕەیەوە ئەو جگەرە نەفرەتی دەکێشا و دەیویست بەسەر خۆیدا زاڵ بێت و واخۆی پیشان بدات ئارامە. بەڵام نەیدەزانی چۆن و چی بکات، تەنانەت نەیدەزانی سەیری کوێش بکات. اینجا لە پڕێکە دەستە پەپوو لە ئاساکی کەوتە لەرزین، هەر بە تەواوی دەلەرزی و من هەرگیز ئەوم لەبیر ناچێتەوە. بە جۆرێک دەلەرزی سوتوی جگەرەکە کەوتە خوارەوە، لە پێشدا کەوتە سەرقاتە ڕەشە جوانەکەی و اینجا وردە خلۆر بووە و کەوتە سەرتاکی ڕاستی پێڵاوەکەی، پێڵاوە چەرمەڕەش و بریقەدارەکەی. ئەو سوتوە دەدوت تفێکی سپیە و کەوتۆتە سەر پێڵاوەکەی، سەیری دەکرد، سەیری پێڵاوەکەی و سوتوەکە لەوە شتێکش کە دەبوو تێبگەیشتایە. اینجا وەرچەرخا و گەڕایە دواوە و وردە بەبێ ئەوەی سوتوەکەی سەر پێڵاوەکەی بکەوێت هۆڵە گەورەکەی بەجێهێشت و ڕۆیشت. پێڵاوە بریقەدارەکەی لەگەڵ خۆیدا برد، کاتفێکی سپی لەسەر بوو، لەسەری نووسرا بوو کەسێک براوەیە و ئەو کەسەش ئەو نییە. ئیدی جێڵی ڕۆڵمۆرتون بە درێژی سەفەرەکەی خۆی لە کابینەکە دابند کرد و کاتێک گەیشتە بەندەری ساوت سیمپسۆن لە ڤێرجینیان دابەزی و بۆ ڕۆژی دوایی بە کەشتێکی تر گەڕایەوە بۆ ئەمریکا. چیتر نەیدەویست گوێی لە یەک وشەبێت سەبارەت بە نۆڤۆچنتۆ، دەیویست بگەڕێتەوە، ئەوەندە و بەس. نۆڤۆچنتۆ لە بەشی نمرەسی کەشتێکە و لە کاتێکدا پاڵی بە پەیژەکەەوە دابووەوە جێڵی بینی کە بە چاکەت و پانتۆڵێکی سپی و جوانەوە و جانتا چەرمە سپیەکەیەوە لە کەشتێکە دابەزی. دێتەوە یادموتی نەفرەت لە جازیش. لیڤەرپۆل نیویۆرک، لیڤەرپۆل ڕۆدیۆ ژانیرۆ، بۆستن، کۆرک، لیشبۆنا، سانتیاگۆ شیلی، ڕیۆدۆ ژانیرۆ، ئانتیل، نیویۆرک، لیڤەرپۆل، بۆستن، لیڤەرپۆل، هامبۆرگ، نیویۆرک، هامبۆرگ، نیویۆرک، بەندەری جێنۆڤا، فلۆریدا، ڕیۆدۆ ژانیرۆ، فلۆریدا، نیویۆرک، بەندەری جێنۆڤا، لیشبۆنا، ڕیۆدۆ ژانیرۆ، لیڤەرپۆل، ڕیۆدۆ ژانیرۆ، لیڤەرپۆل، نیویۆرک، کۆرک، شێربۆرگ، کۆرک، بۆستن، لیڤەرپۆل، ڕیۆدۆ ژانیرۆ، نیویۆرک، لیڤەرپۆل، سانتیاگۆی شیلی، نیویۆرک، لیڤەرپۆل و ئۆقیانوسەکەش ڕێک لە ناوەڕاستیاندا بوو. لەوێش بوو کە تابلۆکە لە دیوارەکە کەوتە خوارەوە.
بەسەرهاتی ئەم تابلۆیانە هەمیشە کاریگەری لەسەر من هەبووە ساڵەهای ساڵ بە دیوارەوەن کەچی لە پڕێکاو بەبێ ئەوەی هیچ شتێک ڕووبدات چاپ دەکەونە سەرزەوی بە بزمار بە دیوارەوە هەڵواسراون و کەس حەقی نییە بەسەریانەوە بەڵام لە پڕێکا چاپ وەک بەر دەکەونە خوارەوە لە بێدەنگێکی ڕەحادا کە نە هیچ شتێک دەجوڵێتەوە و نەگیزەی مێشێکیشی تیا دەبیسترێت لە پڕێکا و بەبێ هیچ هۆیەک ئەم تابلۆیانە دەکەونە خوارەوە باشە بۆ ڕێک لەو کاتەدا کەس نازانێت چاپ چی شتێک وا لەو بزمارە دەکات چیدی توانای هەڵگرتنی ئەو تابلۆیی نەمێنێت ئاخۆ بزماری بەس زمانیش ڕۆحی هەیە دەتوانێت بڕیار بدات پێشتر بزمارەکە بۆ ماوەیەک لەگەڵ تابلۆکەدا مشتومڕیان بووە لەو هەنەیە چەند ساڵێک لەمەوبەر پاشان لەسەر سەعاتێک و دەقیقەیەک و چرکەیەکی دیاریکراوە ڕێک دەکەون و ئینجا چاپ یان ڕەنگە هەردووکیان لە سەرتاوە ئەوەیان زانی بێت و بەڵێنیان لەسەریدا بێت بیرن نەچێت من 7 ساڵی تر دەستبەردارە دەبم دڵت هیچ ناکات باشە قەراریشمان ڕۆژی 13 مانگی مایس بێت سەعات 6 چارەک کەم باشە شەوشات پاشان 7 ساڵ دوای ئەوە لە 13 مانگدا و لە سەعات 6 چارەک کەمدا چاپ ئەسڵەن بنیادەم سەری لێ دەرناکات ئەمە یەکێکە لەو شتانەی نابێت زۆری بیر لێ بکەیتەوە ئەگینا مێشکت تێک دەدات کاتێک تابلۆکە لە بزمارەکە جیا دەبێتەوە دەکەوێت کاتێک بەیانیەکیان لە خەوخەبەرت دەبێتەوە و سیر دەکەیت چیدی عاشقینیت کاتێک ڕۆژنامە دەکەیتەوە و دەبینیت جەنگ دەستی پێکردووە کاتێک شەمەندەفەرێک دەبینیت و بۆ خۆت دەڵێیت ئیدی من دەبێ ئێرە جێبێڵم کاتێک لە ئاوێنەدا سیری خۆت دەکەیت و هەز دەکەیت پیر بوویت کاتێک نۆڤۆچنتۆ لە ناوجەرگەی ئۆقیانوسدا سەری لەسەر قاپەکی بەردەمی بەرز کردەوە و پێیوتم 3 ڕۆژی تر لە نیویۆرک لە کەشتێکەدا دەبەزم لە جێی خۆم وشک بووم تا ناتوانیت لە تابلۆ پرسیار بکەیت بەڵام خۆ دەتوانیت لە نۆڤۆچنتۆ بپرسیت سەرەتا هیچم نەوت بەڵام دوایی بە پرسیار گێژم کرد دەمویست بزانم بۆ دیارە هۆیەکی هەیە کەس نییە 30 ساڵ زیاتر لەسەر کەشتیەک هەموو ژیانی خۆی بەسەر بردبێت و ئەوها لە پڕێکدا بیەوێ لێی دابەزێت تەنانەت بەبێ ئەوەی هۆی ئەوە بە باشترین هاوڕێی خۆشی بڵێت پێیوتم شتێک لەو خوارەوە هەیە کە پێویستە بیبینم چ شتێک نەیدەویست پێم بڵێت کاتێکیش پێیوتم تێگەیشتم بۆچی نەیدەویست بڵێت وەڵامەکەی ئەمە بوو دەریا بەڵێ دەریا دەفەرموو بۆ هەموو شتێک دەچیت تەنها ئەمە نەبێت بڕوام نەدەکرد لەوانە شەویستی بێتی پێم ڕابێرێت ئەمە گاڵتەی ئەم سەردەمە نۆڤۆچنتۆ 32 ساڵە تۆ دەریا دەبینی ئاخر لێرەوە بینیومە دەمەوێت لە وشکانی شەوە بیبینم جیاوازە ئای خوای گەورە دەدوور لەگەڵ منداڵێکدا قسە دەکەم باشە زۆر چاکە چاوەڕێکە تا دەگەینە بەندەر و لەوێ بنوشتێرەوە و باش سەیریکە دەبینیت جیاواز نییە جیاوازە کێ پێوتوت جیاوازە جوتیارێک ئەمەی پێوت بوو کە ناوی باستەرلین باستەر بوو یەکێک بوو لەو بنیادەمانەی 40 ساڵ وەکو هێستر کار دەکەن و جگە لە کەلگەکەیان هیچی تر نابینن لەوانە شەیەک دووجار لە ڕۆژی بازاڕی جوتیاراندا شاریان دیت بێت کە چەند کیلۆمەترێک لە کەلگەکەیانەوە دوورە بە کورتی ئەم جوتیارە هەرچیەکی کردبوو وشکە ساڵی لێی سند بوو ژنەکەشی دەستی لەگەڵ قەشەیەکدا تێکەڵ کردبوو و جێهێشت بوو گرانەتە شەردوو منداڵەکەی کوشت بوو وەکو دەڵێن دیارە بەختێکی زۆر باشی هەبووە ئیتر ئەمیش ڕۆژێک هەرچی باروبنەی خۆی هەیە کۆی دەکاتەوە و تا ئینگلیستان چەی بکات و لەوێشەوە بۆ لەندەن بەڵام چونکە ئەهلی سەفەر نەبوو لە بری لەندەن گەیشتە بۆ دەیەکی بچکۆڵەی بەناونیشان لەو شوێنانەی ئەگەر چەند هەنگاوێکترت بنایە و دوو گردۆڵکەت تێپەڕاندایە لەو دیوی گردەکەەوە چاوت بە دەریا دەکەوت و ئەویش بە هەموو ژیانی دەریایی نەدی بوو بۆیە بەبینینی ئەبلەق بوو وەکو خۆی شێوتبووی هەستی کردبوو ئیتر ڕزگاری بووە دەیوت لە نەڕەیەکی گەورەی بێکۆتایی دەچێت کە هاوار دەکات هەی بێ خەبەران ژیان شتێکی مەزنە دەتانەوێت تێبگەنیان نا زۆر مەزنە بەڵام لێن باستەر تا ئەودەما بیری لە شتێکی وانە کردبەوە هەر بۆیە دەدوت ئەمڕۆ داوە شۆڕشێکی لە ناخیدا بەرپا کردووە پێدەچوو نۆڤۆچنتۆش وەکو ئەو هەرگیز ئەو شتەی بەبیردا نەهات بێت کە ژیان زۆر مەزنە و فراوانە ڕەنگەپەی بەوە بردبێت بەڵام هەرگیز کەس بەو شێوەیە بە دەنگێکی بەرز نەیداوە بە بناگوێیدا ئیدی بۆیە 1004 داوای لە باستەر کردەوە ئەو حکایەتی بینینی دەریایی بۆ دووبارە بکاتەوە دوجاریش بڕیاریدا خۆیشی تاقی بکاتەوە کاتێکیش دەویست بۆ ئەوە قەنەعات بە من بکات لەو کەسانە دەچوو کە شێوەی کارکردنی مەکینەیەکت بۆ ڕوون دەکەنەوە وەکو ڕوونکردنەوەیکی زانستیانە من دەتوانم ساڵانێکی تریش بەسەر ئەم کەشتیەوە بمێنمەوە بەڵام لە دەریا تێناگەم لە کاتێکدا ئەگەر دابزم و لەسەر وشکانی بژیم و ببمە مرۆڤێکی ئاسایی ڕۆژێک دەکەومەڕێ دەگەم بە کەناری دەریایەک هەر کەنارێک بێت سرم هەڵدەبڕم و لە دەریا دەڕوانم
دەبینم کە دەریاکە لەوێیە و گوێی بۆ ڕادێرم. قسەکانی زانستی بوون. لە قسە بێسەروبەرەکانی ئەم سەدەیەمان دەچوو. دەکرا ئەوەیشی پێ بڵێم، بەڵام نەموت. شتێک هەروە ئاسان نەبوو. مەسەلەکە ئەوە بوو کە من نۆڤۆچنتۆم خۆش دەویست و خۆیشم حەزم دەکرد درەنگیازوو لەو کەشتیە بێتە خوارێ و مۆسیقا بۆ خەڵکی سەروشکانی بژەنێت، ژنێکی باش بهێنێت و مناڵیان ببێت. بە کورتی ئەو شتانی ژیان کە ڕەنگەشتی گەورەش نەبن، بەڵام خۆشن. ئەمە ئەگەر خۆی حەسب بکات و کەمێکیش بە خدیاوەری بێت. بە کورتی من ئەم حکایەتم بەجددی نەدەهاتە بەرچاو، بەڵام ئەگەر بێتە هۆی ئەوەی نۆڤۆچنتۆ لە کەشتێکە دابەزێت، بۆ نا. وردە وردە بیرم کردەوە کە شتێکی خراپ نییە. پێم وت بڕیارەکەی بەجێ و هەر بەڕاستی پێم خۆشە و پاڵتۆکەشمی دەدەمێ کە لە خوری هۆشتر دروست کراوە و بەو باڵتۆیەوە لە پلیکانەکان بچێتە خوارێ. دیمەنێکی سەرنجڕاکێشی دەبێت. ئەویش کە کەمێک بروژا بووتی، ئەی تۆ کە چوومە سەروشکانی دێیت بۆ سەردانم؟ ئای خوایە، کاتی ئەم قسانەی دەکرد من قورگم پڕ بوو لە گریان. دەدوت شتێک وا لە ناو قورگمدا، خۆمم بۆ ڕانەدەگیرا. خواحەفیزی زۆر بێتاقەتم دەکات، بەڵام هەر چۆنێک بوو هێزوتینم دایە خۆم و پێکەنیم. هەرچەند پێشمەوە دیار بوو. پێم وت بێگومان دەچم بۆ سەردانی و ئەو ساسەگەکەشی لەگەڵ خۆمدا دەبین بۆ ئەو دەشت و دەرە و هاوسەرەکەی قەلمان بۆ لێدەنێت و خەریکی دنیایەک شتی تریش دەبین. اینجا هەردووکمان پێکەنین، بەڵام لە ناخی دڵمانەوە دەمانزانی ڕاستیەکە شتێکی ترا. ڕاستیەکە ئەوەیە کە ئەوە کۆتایی هەموو شتەکانە و تازە هیچ ناکرێ و دوجاریش ئەوە دەبێ ڕووبدات و ئێستاش ڕوودەدات. جیدی لیمۆن نۆڤۆچنتۆ دەیویست ڕۆژێک لە ڕۆژانی شوبات لە بەندەری نیویۆرک لە کەشتێکە دابەزێت. دوای 32 ساڵ ژیان لەناو دەریادا دەیویست پێبخاتە سەروشکانی و لەوێوە دەریا ببینێت. ئاوازی مۆسیقایەکی بالادی کۆن بەرز دەبێتەوە. ئەکتەرەکە لە تاریکی داون دەبێت و پاشان بەجلەکانی نۆڤۆچنتۆوە بەسەر پلیکانەی کەشتیەکی هەڵمیەوە دەردەکەوێت. پاڵتۆیەکی لەبەردایە لە خوری هۆشتر دروستکراوە، شەپقەیەکی لەسەردایە، جانتایەکی گەورەشی بەدەستەوەیە. بۆ ماوەیەک لەبەربا بێجوڵە دەمێنێتەوە و لە پێشەوەی خۆی دەڕوانێت. سەیری نیویۆرک دەکات، پاشان لە پلەی یەکەم دەچێتە خوارێ. اینجا پلەی دووەم و سێم. لەم ساتەدا لە ناکەودا دەنگی مۆسیقاکە نامێنێت و نۆڤۆچنتۆ لە شوێنی خۆیدا جام دەبێت. ئەکتەرەکە شەپقەکەی سەری دادەگرێت و سەیری بینەران دەکات. لەسەر پلەی سێم بوو کە لە پڕێک داوەستا. نیل ئۆکۆنۆری ئێرلەندایی کە سەری لە هیچ دەرنەدەکرد، بەڵام هەرگیز لە قسە خۆشەکانی خۆی نەدەکەوت، وتی چییە؟ دەڵێ لە گودا چەقیویت. منیش وتم لەوانەیە شتێکی لەبیر چوو بێت. وەکو چی؟ چوزانم. لەوانەیە لە بیری چوو بێتەوە بۆچی لە کەشتێکەدا دەبەزێت. قسەی قۆڕ مەکە. لەو کاتەدا نۆڤۆچنتۆ بێجوڵەوەستا بوو. پێیەکی لەسەر پلەی دووەم و پێیەکەی تری لەسەر پلەی سێم بوو. بۆ ماوەیەکی زۆر بەو شێوەیە مایەوە. سەیری پێشەوەی خۆی دەکرد، وەک ئەوەی بە دوای شتێکدا بگەڕێت. دوجاری شتێکی سەیری کرد. شەپقەکەی سەری داگرت، دەستی بەرز کردەوە و توور هەڵیدا. شەپقەکە وەکو باڵندەیەکی مادوو چەند سوورێکی خوارد و پاشان کەوتە سەر ئاوی دەریاکە. کاتێکیش نیگامان بۆ سەر پلیکانەکان گواستەوە، نۆڤۆچنتۆمان بینی کە پاڵتۆ خوریەکەی لەبەردا بوو. واتە ئەو پاڵتۆی من دابووم پێی و لە خوری هۆشتر دروست کرا بوو. پشتی کردبووە خەڵکەکە و زەردەخەنەیەکی سێریشی لەسەر لێو بوو. سەردەکەوتەوە سەرەوە. دوو هەنگاوی تری ناو لە نێو کەشتێکەدا لە چاون بوو. نیل ئۆکۆنۆر وتی بینیت پیانۆژەنە تازەکە گەیشت. منی ژوتم دەڵێن باشترین پیانۆژەنە. نەشم دەزانی ئاخۆ ئەو گەڕانەوەیم پێخۆش بێت یان پێم ناخۆش بێت. پێی نەوتم لەو پلەی سێمە نەفرەتیەوە چی بینی بوو. ئەو ڕۆژە و هەروەها لە دوو سەفەری دوای ئەو ڕۆژەدا نۆڤۆچنتۆ کەمێک سیر و سەمەرە دەهاتە پێش چاو. لە جاران کەمتر دەدووە و دەدوت مێشکی بە شتێکی تایبەتی خۆیەوە مەشغوڵە. ئێمە هیچمان لێ نەدەپرسی و ئەویش بە جۆرێک ڕەفتاری دەکرد وەک ئەوەی هیچ نەبوو بێت. دیار بوو ئاسایی نەبوو. بە هەر حاڵ ئێمە نەباندەویست لێی بپێچینەوە. چەند مانگێک بەم جۆرە تێپەڕیم تا ئەو بۆ ڕۆژێکیان نۆڤۆچنتۆ هاتە ژوورەکەی من و کەمێک بە شوێنەی و بەڵام بێنەوە بەڕووتی سوپاس بۆ باڵتۆکەت. پڕ بە بەرم بوو، زۆریش لێم دەهات. بەداخەوە نەمتوانی بۆ باڵتۆیەوە خۆم بنوێنم، بەڵام ئێستام زۆر باشە. ئەوەی ڕۆیشت و تۆش وا مەزانە بەختەوەر نیم. من چیتر لە مەودووە بەدبەخت نابم. ئەگەر لە من دەپرسن، من ئەسڵەن دڵنیانیم لەوەی ئەو ڕۆژێک لە ڕۆژان بەختەوەر نەبوو بێت. ئەو کەسێک نەبوو بنیازم لی تێبگات ئاخۆ بەختەوەرەیان نا. ئەو نۆڤۆچنتۆ بوو بەس. کە دەتبینی بیرت لەوە نەدەکردەوە ئاخۆ بەختەوەرە یان نا. ئەو واتە هاتە بەرچاو لەسەر و ئەو شتانەوەیە و بوونەوەرێکە ناگیرێ. خۆی بوو مۆسیقاکەی.
ئیدی شتەکانی دی ئەرزشێکیان نەبوو. تۆش وا مەزانە کە بەختەوەردیم من چیتر لە مەودووە بەدبەخت نابم. لەم قسەی تەواو سەرم سوورما ئەو کەشتێکی دەوت بەگاڵتەنەی دەوت. لەو جۆرە کەسانە بوو کە باش دەیزانی چی دەڵێت و چی دەکات. ڕێک وەک ئەو کاتانەی لەسەر پیانۆکەدا دەنیشت و دەستی دەکرد بە ژەنین بەبێ ئەوەی تۆ سقالێک دوودڵی لە دەستەکانیت بەدی بکەیت. ئەو دەدوت کلیلەکانی پیانۆکە هەر لە سەرەتاوە چاوەڕێی ئەو نۆتانە بوون. دەتوت لە پێناوی ئەو نۆتانەدا هەن. وا دەهاتە پێش شاویش کە ئەو لە پڕێکدا ئەو نۆتانەدا بهێنێت. بەڵام نۆتەکان پێشتر لە شوێنێکی مێشکیدا تۆمار کرابوون. ئێستا دەزانم ئەو ڕۆژە نۆڤۆچێنتۆ بڕیاریدا بوو لە بەردەم کلیلە ڕەشوسپیەکانی ژیانیدا دابنیشێت. مۆسیقایەکی سامناک بەڵام تا بڵێی نائاسایی بژەنێت. مۆسیقایەکی ئاڵۆز بەڵام ناسک بەشکۆترین مۆسیقای دنیا بۆ ئەوەی ئیتر لەوە دووە تا لە ژیان تابێت بە سەماکردن لەگەڵ ئاوازی ئەو مۆسیقایەدا باقی ساڵانی تەمەنی بگوزارێنێت و ئیدی هەرگیز خەمگین و بەدبەختیش نەبێت. من لە 21 ئابی ساڵی 1933دا کەشتی ڤێرجینیەنم جێهێشت. 6 ساڵ بەر لەو مێژووە سواری بووم. بەڵام وام دەزانی تەمەنێکی تەواوم تیایدا بەسەر بردووە. بۆ ڕۆژێک و هەفتەیەک جێم نەهێشت. بەڵام بۆ هەمیشە و بەخۆم و ئەوراقی جێهێشتنی کەشتیەکە و موچە دواکەوتوەکانم و شتەکانی ترمەوە هەموو شتەکانم یاسایی بوون. بۆ هەتایە ئۆقیانوسم جێهێشت. نەک لەبەر ئەوەی ئەو ژیانم لا خۆش نەبوو. شێوەیەکی تایبەتی بەسەربردنی ژیان بوو. شێوەیەکی کردەیش بوو. بەڵام کە بیرم لێ دەکردەوە هەستم دەکرد ناتوانم لەسەر ئەو شێوە ژیانە بەردەوام بم. ئەگەر خۆت دەریاوان بیت ئەوە شتێکی ترە. ئەوێ شوێنی خۆتە و دەتوانیت تا مردن لە ناو دەریادا بمێنیتەوە. مەسەلەیەک نییە. بەڵام بابایەکی ترومپێتژان تۆ ئەگەر ترومپێتژان بێت لە ناو دەریادا بێگانەیت و هەر بە بێگانەیش دەمێنیتەوە. باشتر وایە درەنگی زوو بکەڕێتەوە ماڵەکەی خۆت. لە دڵی خۆم داوتم ڕۆژێک زووتر باشتر. بەنەڤۆچێنتۆم وت ڕۆژێک زووتر باشتر. ئەویش تێگەیشت. دیار بوو پێی ناخۆش بوو من کەشتێکە جێبێڵم بەتایبەتیش ئەگەر جێهێشتنەکەم یەکجاری بێت. بەڵام هەرگیز ئەوەی پێنەوتم وایش باشتر بوو. دواشەو پێکەوە هەروەکو جاران مۆسیقامان بۆ کە لە پوتەکانی هۆڵی نمرەیەک دەژەنی کە نۆرەی من هات تا بە سۆڵۆ بژەنم دەستم کرد بە ژەنین و پاشکەمێک سەیرم کرد ئاوازی پیانۆکەش لەگەڵمدا دێت. زۆر لەسەر خۆ بە نەرمی لەگەڵمدا دەهات. دوو بە دوو لەسەر ژەنین بەردەوام بووین و من چندم لە توانادا بوو بە باشی دەمژەنی. هەڵبەتە ناڵێم وەکو لویس ئارمسترۆنگ بووم. بەڵام مۆسیقاکەم باش دەژەنی و نۆڤۆچێنتۆش دوا بە دوای من لەگەڵ ئاوازەکەمدا دەهات. ترومپێتەکەی من و پیانۆکەی ئەو بۆ ماوەیەکی زۆر ئێمەی بردە دنیایەکی ترەوە. دنیایەک تیایدا زۆر شتمان بە یەکتری وت کە پێشتر بەو شەبەیەکمان نەوت بوو. خەڵکەکەش بە دەورماندا سەمایان دەکرد بەبێ ئەوەی لەو دۆخە ئێمە تێبکەن. ئەسڵەن هیچ شتێکیان لەو ماجرایی ئێمە نەدەزانی. وەک ئەوەی هیچیش ڕووی نەدابێت لەسەر سەمای خۆیان بەردەوام بوون. نازانم لەوانە شەتیاندا بوو بێت و وتبێتی ئەو کابرایە دەبینیت کە ترومپێت دەژەنێت چەند قۆشمەیە. دیارەیان مەستەیان شێتە. ترومپێت دەژەنێت و لەگەڵیشیدا دەگری. ئەو شتانەی دوای ئەوەی من کەشتێکم جێهێش ڕوویان داوە حیکایەتێکی ترن. ڕەنگ بوو گەر ئەو جەنگە نەفرەتیە بەرپانە بووایە بمتوانی باە شتێکم کردایە. بەڵام جەنگ کە مشتێکی تێکدا و بنیادەم سەری لێشێوە. بۆ تێگەیشتن لێی پێویستی بە مێشکێکی گەورە و هەندێک توانە بوو کە من شکم نەدەبرد. من هەر ئەوەندەم دەزانی ترومپێت بژەنم. بەڵام ئەوەی سەرسوڕهێنا ئەوەیە کە ئەو کارە لە ڕۆژگاری جەنگدا چەند بێهودەیە. جەنگێک کە وەکو گەنە پێتەوە دەنووسێت و لێت نابێتەوە. بە هەر حاڵ من بۆ چەند ساڵێک هیچ خەبەرێکم سەبارەت بە ڤێرجینیەن و نۆڤۆچێنتۆ نەدەزانی. نەک لەبەر ئەوەی لە بیرم چوو بێتەوە، نا، هەمیشە لە یادم بوون. زۆر جار لە خۆمم دەپرسی نۆڤۆچێنتۆ ئەگەر لێرە بوایە چی دەکرد؟ چی دەوت؟ بێگومان دەیوت نەفرەت لە جەنگیش. بەڵام گەر من بمگوت باە ئەو کاریگەریەی نەدەبوو. ڕۆژگارێکی هەندە ناخۆش بوو کە هەندێک جار بە خەیاڵ دەگەڕامەوە بۆ ناو کەشتێکە بۆ هۆڵی نمرەسێ تاگوێ بۆ ئاوازەکانی ئۆپێرا شوت بکەم کە ڕێبوارەکان دەیانگوتەوە. هەروەها بۆ نۆڤۆچێنتۆ کە مۆسیقایەکی گەلێ سەیر و سەمەرەی دەژەنی دەست و دەموچا و ئۆقیانوسەکەی دەور و پشتیم دەهێنایە و بەرچاوی خۆم ئیدی نوقمی دنیای خەیاڵ دەبووم. لەو کاتانەدا هیچی تر لەدەست نایەت. ئەمە تاقە شتێکە بۆت بمێنێتەوە و لەو دۆخە ڕزگارت بکات. هەرچەندە ئەمە چاری ناچاریە بەڵام تا ڕاتەیەک فریات دەکەوێت. هەرچۆنێک بێت ئەو حیکایەتە لای من کۆتایی هاتبوو یان پێدەچوو کۆتایی هات بێت تا ڕۆژێکیان نامەیەکم بەدەستگەیشت کە لەلایەن نیل ئۆکۆندۆرەوە نێردرا بوو. ئەو کابرا ئێرلەندیە هەمیشە گاڵتە و گەپی دەکرد.
بەڵام ئەم جاریان نامەکەی جددی بوو. بۆی نووسی بووم ڤێرجینیان لە جەنگدا شەق و شڕ بووە و ماوەیەک وەکو نەخۆشخانەیەکی گەڕۆک بەکاریان هێناوە. بەڵام ئاخریەکەی ئەوەندە پەرپوت و بێکەڵک بووە بڕیاریان داوە لە ناوی بەرن. چەند خزمەتکارێکی تیاما بوو کە لە بەندەری پلیماوت ئەوانیشیان داگرتووە. کەشتێکیان پڕکردووە لە داینامیت و ئەمڕۆ سپەی دەیبێنە ناوڕاستی دەریا و بووم دەیتەقێنینەوە و شوێنەواری ناهێن. اینجا لە پەراوێزی نامەکەدا نووسی بووی $100 شک نابێت سوێن دەخۆم دەدەمەوە. پاشان لەژێر ئەمەشدا نووسی بووی نۆڤۆچێنتۆ لە ناو کەشتێکەدا مایەوە و دانەبەزی. من چەند ڕۆژێک ئەم نامەیەم دەخوێندەوە و دەمهێنا و دەمبرد. دواتر سواری شەمەندەفەر بووم و ڕۆیشتم بۆ پلیماوت. چوون بۆ بەندەرەکە و بە دوای کەشتی ڤێرجینیاندا گەڕام تا دۆزیمەوە. شتێک پارەمدا بۆ پاسەوانانەی لەوێ بوون. سەرکەوتمە سەر کەشتێکە و سەر و خواری گەڕام. چوومە خوارەوە بۆ ماتۆرخانەکە و لەسەر سندوقێک دانیشتم کە لەوە دەچوو پڕ لە داینامیت بێت. شەپقەکەی سرم داگرت و لەسەر زەوێکە دامنا. بە بێدەنگی مامەوە و بەبێ ئەوەی بزانم چی بڵێم. بێ هیچ جوڵەیەک نوقمی تەماشای ئەو بووم. ئەویش بێ هیچ جوڵەیەک نوقمی تەماشای من بوو. داینامیتی لەژێردا بوو. ئەو ناوە هەمووی پڕ بوو لە داینامیت. دانی بودمان تیدی لیمۆن نۆڤۆچێنتۆ دەدوت زانی بووی دەچم بۆ لای وەک چۆن هەمیشە دەیزانی کام نۆتانە دەژەنم و گەرچی پیر دەیرواند بەڵام پیرێتەکەشی لێ هات بوو. شەکەت نەبوو. هیچ ڕۆشنایەک لە کەشتێکەدا نەبوو. بەتەنها ڕووناکیەکی کز نەبێت کا لە دەرەوە دەهات. خوددا دەیزانی شەو چۆنە. دوو دەستی سپی خۆپچەکانی چاکەتەکەی داخرابوون. پێڵاوەکانی بۆ یاخکرابوون. لە کەشتێکە دانەبەزی بوو. لەو تاریک و ڕوونەدا لە شازادەیەک دەچوو. دانەبەزی بوو. دەویست لەگەڵ کەشتێکەدا نوقمی دەریابێت و دانەبەزێت. ڕێوڕسمی پڕشکۆی کۆتایی لەگەڵ هەموو ئەو بنیادەمانەی لە لەنگەرگە و کەناری دەریاکەوە سەیریان دەکرد. تەرەقە و فیشەکەشێتە دواماڵ ئاوایی پەردەکەدا دەدرێتەوە. گوڕ و دووکەڵ و دواجاریش شەپۆلێکی گەورە. دانی بودمان تیدی لیمۆن نۆڤۆچێنتۆ لەنێو ئەو کەشتێدا کە نوقمی تاریکی بوو دوایە دەوەری ئەو کە لە لای من بەجێما بەتەنها دەنگێک بوو. دەنگێک کە بەهێ منی دەدوە. ئەکتەرەکە دەبێت بە نۆڤۆچێنتۆ. ئەو شارە گەورەیە. کۆتاییەکەی نابێندرێ. کۆتاییەکەی بێزەحمەت دەتوانم کۆتاییەکەی ببینم. ئەو ژاوەش کە لەسەر ئەو پلیکانە نەفرەتیانە بووم. هەموو ئەو شتانە جوان بوون. منیش بۆ باڵتۆیەوە زۆر گەورە بووم. دیمەنم جوان بوو. هەڵبەتە دەشمیست زابەزم. ئەوە شتێکە قسەیتیانە. کێشەیەکیش لە ئارادا نەبوو. بە شەپقەشینەکەمەوە پلەی یەکەم، پلەی دووەم، پلەی سێم. یەکەمین پلە، دووەمین ئەوەی منی ڕاگرت ئەوە نەبوو کە بینیم. بەڵکو ئەوەی ڕاگرتم ئەوە بوو کە نەمبینی. تێدەگەیت لێم برام. ئەو شتە بوو کە نەمبینی. بە دوای داگەڕام بەڵام نەمبینی. لەو شارە جەبەلاحەدا هەموو شتێک هەبوو جگەلا هەموو شتێک هەبوو. بەڵام کۆتایی نەبوو. ئەوەی نەمبینی کۆتایی جیهان بوو. ئەو شوێنەی تیایدا هەموو شتەکان کۆتاییان دێت کۆتایی دنیا. ئێستا تۆ تەماشاکە. پیانۆ کلیلەکانی سەرەتایەکیان هەیە. کلیلەکان کۆتاییەکیان هەیە. تۆ خۆت دەزانیت 88ن. لەم بارەیەشەوە کەس ناتوانێت هەڵت بخەڵەتێنێت. کلیلەکان بێکۆتایی نین. بەڵام ئەوە تۆیت بێکۆتاییت و لە نێو ئەو کلیلانەدا مۆسیقایەکی جاویدان هەیە کە تۆ دەتوانیت تیایدا دەری بهێنیت. کلیلەکان 88ن بەڵام تۆ سنوورێکرد نییە. من عاشقی ئەمەم. لەگەڵ ئەمەدا دەتوانم بژیم. بەڵام کاتێ من بەو پلیکانانەدا سەردەکەوم و لە بەردەممدا ڕیزێک کلیل دەبینم کە لە ملیۆنەها و ملیارەها کلیل پێکاتوە. ملیۆنەها و ملیارەها کلیل کە هەرگیز کۆتاییان نایەت و هەر بەڕاستی هەرگیز کۆتاییان نایەت و ئەو ڕیزە کلیلە بێکۆتاییە. کە ئەو ڕیزە کلیلەش بێکۆتایی بوو ئەو کات ناتوانیت هیچ ئاوازێک بژەنیت. تۆ لەسەر کورسێکی هەڵە دانیشتوویت. ئەو پیانۆیەش پیانۆیەکە خوا دەیژەنێت. ئای خوایە ئەو شەقامانت بینی؟ بەتەنها شەقامەکان هەزاران شەقام دەبن و کاتێ تۆش لەوێ دەیبینیت نازانیت کامیان هەڵبژێریت. نازانیت ئافرەتێک هەڵبژێریت. خانوویەک زەویەک کە هی تۆ بێت. دیمەنێک کە تەماشای بکەیت. ڕێگایەک بۆ مردن. تەواوی ئەو دنیای لەوەیە پێتەوە دەنووسێت و تۆ نازانیت کۆتاییەکەی وا لەکوێ تاکوێ بڕدەکات. ئەگەر بیر لەوە بکەیتەوە هەرگیز ناترسیت لەوەی ببیت بە 1000 پارچەوە. بیر لەو بێ سنووریا لەو جیهانەدا بژیت. من لەم کەشتێدا هاتوومەتە دنیاوە. دنیاش بێرەداڕەت دەبوو. بەڵام هەر جارە و 2000 مسافیر
حەزوو خولیاکانی منیش هەر سەر بەم دنیاە بوون، بەڵام ئەوەندەی لەم سەر و ئەو سەری ئەم کەشتێدا جیان بێتەوە، تۆش کامەرانی خۆت لە سەر ڕیزێک کلیل دەژەنی کە بێکۆتایی نەبوون. من ئاوها فێر بووم. زەوی بۆ من کەشتێکی بێئەندازە گەورەیە، سەفەرێکە بێئەندازە دوور و درێژە، ئافرەتی بێئەندازە جوان، عادری بێئەندازە تیژ، مۆسیقایەک من ناتوانم بیژەنم. بمبورە، من لەم کەشتێ ناچمە دەرێ، وازم لێ بێنە باتیای بمێنمەوە، چکار لێ دەکەم. برام، ئێستاش هەوڵ بدە لێم تێ بکەیت، ئەگەر پێت دەکرێت هەوڵ بدە لێم تێ بکەیت. تەواوی ئەو دنیاە لە چاوانمدا ترسناک بوو، بەڵام جوان، بێئەندازە جوان. ئەو ترسەی کە منیش دەگەڕێنێتەوە دواوە، دیسانەوە کەشتیە، هەروەکو هەمیشە، کەشتیەکی بچووک. سەر لە نوێ ئەو دنیاە لە چاوانمدا هەموو شەوێک تارمایی. گەر بواریان بدەیت دەمارت دەردێنن، حەزی دابەزین، ترس لە ئەنجامەکەی، ئیدی شێتت دەکەن، شێت. بۆیە دەبوو کارێک بکەم و ئەوە بوو کردم. سەرەتا بە خەیاڵ هێنامە بەرچاوی خۆم، دواتریش بەکردەوە ئەنجاممدا. هەموو ڕۆژێک بە درێژایی ئەو ساڵانە 12 ساڵ، ملیارەها سات، جوڵەیەکی نەبینرا و زۆر خاو. من کە نەمتوانی لەم کەشتیە دابەزم بۆ ئەوە بوو خۆم ڕزگار بکەم، لە کەشتی ژیانم دابەزیم، پلە پلە. هەر پلەیەکیش ئارەزوویەک بوو، لەگەڵ هەر پلەیەکدا ئارەزوویەک هەبوو کە ماڵ ئاواییم لێ دەکرد. من شێت نیم. برا کاتێک ڕێگەیەک بۆ ڕزگار بوون دەدۆزینەوە، ئەوە شێتی نییە، وەکو گیانەوەرێکی برسی فێڵزان دەبیت، بەڵام ئەمە پێی ناوترێت شێتی. ئەمە جۆرێکە لە بلیمەتی و ئەندازە و بەرکەماڵی. ئارەزوەکان ڕۆحمیان پارچە پارچە دەکرد. ڕنگ بوو بمتوانیایە ئەو ئارەزوانە بهێنمەدی، بەڵام نەمکرد. ئیتر یەکەیەکە وازم لەو ئارەزوانم هێنا، وەک جۆرێک لە ئەندازە، کارێکی ڕێک و بێخەوش. شەوێکیان بە مۆسیقایەک کە بۆ ئافرەتێکم ژەنی، تاقە ئافرەتێک، سحرم لە تەواوی ئافرەتانی دنیا کرد. ئەو ئافرەتە پێستی لەشی سپیەکی مەیلەوئاڵ بوو، دوو دەستی بێزە ڕووزی و دوو پێی ناسک و بچکۆلانە، لەگەڵ مۆسیقاکەی مندا سەری دەهێنا و دەبرد، بەبێ ئەوەی پێ بکەنێت، بەبێ ئەوەی چاوی لەسەر چاوم هەڵبڕێت. بە درێژایی ئەو شەو مۆسیقام بۆ ژەنی. کاتێکی شەڵ ساوڕۆیشت بە تەنها ئەو نەبوو کە لە ژیانم چووە دەرێ، بەڵکو تەواوی ئافرەتانی دنیا لە ژیانم چوونە دەرێ. هەر بە نیگاکردنی منداڵێک کە لە سەرە مەرگدا بوو سحرم لە باوکی کرد. لە کاتێکدا خۆم هەرگیز باوک نەبووم، بۆ چەند ڕۆژێک بە دیار ئەو منداڵەوە مامەوە و لەگەڵ عەزابەکەیدا ژیان. زۆر جوان بوو. دەمیست من دواشت بم کە ئەو لەو دنیاەدا دەیبینێت. کاتێکیش ئەو بۆ نیگایەوەی لەسەر من بوو لەم دنیای ڕۆی، ئەوە بە تەنها ئەو نەبوو دەڕۆی، بەڵکو هەموو ئەو مناڵانەش کە نەمبوون دەڕۆیشتن. بەگوێگرتم بۆ گۆرانی کابرایەک کە لە دوورەوە دەهات، ئەو بستە خاکەم سەحراوی کرد کە لە گۆشەیەکی ئەم دنیایەدا ماڵی من بوو. کاتێک گوێت بۆ گۆرانیەکەی شل دەکرد، هەموو شتێکت دەبینی، دەربەندت دەبینی، کەژوکێوەکانی ئەم لاولای، ڕووبارت دەبینی کە زۆر لەسەر خۆ ئاوەکەی دەهاتە خوار، بەفری زستانت دەبینی، گورگی شەوانە. کاتێکیش گۆرانیەکەی تەواو بوو، ئەو بستە خاکەی منیش لەگەڵیدا بۆ هەتایە دیان نەدەمان. ئەو شەوا لە ڕێژەنینی مۆسیقاکەمەوە بۆ تۆ و لەگەڵ تۆدا سحرم لە هەموو ئەو هاوڕێیانم کرد کە حەزم دەکرد هەم بن. لە سیمای تۆدا، لە چاوانی تۆدا هەمویانم دەبینی هاوڕێ عەزیزەکانم. کاتێکیش تۆ جێتهێشتم، هەمویان لەگەڵ تۆدا جیان هێشتم. کاتێ لە دەریای باکووردا شاخە سەهۆڵینەکانم بینی چۆن گەرما دەیتواننەوە و دەیان بەزێنێت، ماڵ ئاواییم لەسەر سامی کرد. کاتێ زەردەخەنەی تاڵیە و پیاوانم دی کە جەنگ ماڵوێرانی کردبوون، ماڵ ئاواییم لە پەرجۆکان کرد. کاتێ بینیم ئەم کەشتیە پڕ دەکەن لە داینامیت، ماڵ ئاواییم لە تووڕەیی کرد. کاتێ توانیم هەموو ئاوازەکانی خۆم لە یەک نۆتەدا و لە یەک ساتدا بژەنم، ماڵ ئاواییم لە مۆسیقاکەی خۆشم کرد. کاتێکیش تۆم دی هاتیت بۆ ئێرە، سحرم لە بەختەوەری کرد و ماڵ ئاواییم لێ کرد. برا، ئەمە پێی ناڵێن شێتی، ئەمە ئەندازەیە، وردەکاریە. من بەدبەختیم چەک کرد. من ئارەزوەکانم لە ژیانم وە دەرنا. تۆ ئەگەر بتوانی باە بگەڕێیتەوە بۆ ئەو ڕێگای من پێی هاتم، لەسەر ڕێگەکەی یەک دەیان بینیت، سحر لێکراو، بێجوڵە و بۆ هەتایە وەساو. نیشانەکانی ڕێم سەفەرت پیشان دەدەن کە من حیکایەتەکەیم تەنها بۆ تۆ گێڕاوەتەوە. نۆڤەچێنتۆ دوور دەکەوێتەوە و دەچێتە پشتی شانەوە، دەوەستێت و ڕوو دەکاتەوە بینەران. دەتوانم ئەو دیمەنە بهێنمە بەرچاوی خۆم کە دێمە سەرەوە، کابرایەک لە لیستا بە دوای ناوی مندا دەگەڕێت و نایدۆزێتەوە. وتت ناو چییە؟ نۆڤۆچێنتۆ، نۆژنسکی، نۆتارتۆلۆ، نۆڤالیس، نۆڤاک. من لە ناو کەشتێکدا لەدایک بووم. بەڵێ؟ من لە ناو کەشتێکدا لەدایک بووم و هەر لەوێژ مردم. تۆ بڵێ ناوی من لە لیستەکەتاندا هەبێت؟ خنکاویت؟
نەخێر تەقێندرامەوە 6.5 کیلۆ داینامیت بووم. ئێستا حاڵت باشە؟ بەڵێ زۆر باشە، بەس ئەم دەستێکم پەڕی، بەڵام دڵنیان کردمەوە کە دەستێکت نوقسانە؟ بەڵێ خۆت دەزانی لە تەقینەوەکەدا پۆستە بەستەوە بزانم جووتە دەستی زیادەمان هەیە. کام دەستت پەڕیوە؟ دەستی چەپم. چی بووە؟ دەترسم ئەو جووتەی هەمانە هەردووکیان دەستی ڕاست بن. دوو دەستی ڕاست؟ بەڵێ قەیدی چییە؟ ئەگەر چی؟ دەمەوێت بڵێم قەیدی چییە کە ئەگەر دەستێکی ڕاستت بدەینێ؟ دەستێکی ڕاست لە بری دەستی چەپم؟ بەڵێ ڕاستێکی نابێت، بەڵام هەرچۆنێک بێت لە هیچ باشترە. منی ژوا دەڵێم تۆزێک سەبرکە دەچم بۆتانی دێنم. بەڵکو لەو ڕۆژانەدا دەستێکی چەپتان بۆ بێت. دەستێکی سپی و دەستێکی ڕەشک دەبان. نا ئەمەوێت لە ڕەنگەکەی خۆم بێت. هیچ شتێکم لەگە ڕەشپەسەکاندا نییە، بەڵام وا باشترەکە سەیری ئەو نەکبەتیە بکە. دەبێت لە بەهەشتیشدا بۆ هەتایە بە دوو دەستی ڕاستەوە بن بە دەنگێکی منگەوە. ئەوەتانە ئێستاش نیشانەی خاج دەکێشین. دەست بە کێشانی نیشانەی خاج دەکات، بەڵام دەوەستێت و سەیری دەستەکانی خۆی دەکات. قەت نازانیت کامیان بەکار بهێنیت. بۆ تاوێک دوو دڵ دەبێت و پاشان بە هەردوو دەستی خێرا نیشانەی خاج دەکێشێت. بۆ هەتایە بۆ ملیۆنەها ساڵ دەبێ وەکو کەمەندامەکان بژیت. دووبارە بە هەردوو دەستی نیشانەی خاج دەکێشێت. دۆزەخێک لە بەهەشتا. ئەمە شتێک نییە بێتەمایی پێکەنین. بەرەو پێشەوەی شانۆ دەڕوات، هەنگاوێکی ماوە بچێتە دەرەوەی شانۆ. دیسانەوە ڕوو دەکاتەوە بینەران، چاوەکانی دەبریسکێنەوە. بێگومان، بەڵام دەزانیت چ مۆسیقایەکی لێ دەردەچێت؟ بەو دەستانە دوو دەستی ڕاست، بەو مەرجەی پیانۆیەکی لەبێت. دووبارە جدی دەبێتەوە. برام، ئەوەی لەسەری دانیشتوویت داینامیتە، هەڵسە و بڕۆ. ئەم جارەیان هەر بەڕاستی شتەکان کۆتاییان هاتوو تەواو دەچێتە دەرەوە. بیسەرانی خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی کتێبی نۆڤۆچێنتۆی پیانۆژان. سوپاس بۆ گوێگرتنتان لەگەڵ ڕێز و خۆشەویستی ستافی کتێبخانەی شنەوای دەنگی. بۆ ئێوەی ئازیز و هێژە، تا کتێبێکی تر دێمەوە خزمەتان ماڵاوە.